ئەم کاتان باش من ڕێبینە ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆژ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین و بڕگە و بابەتە جیاوازەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند تەوەرێکی سەرەکیمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی گرنگ کە بابەتی ژینگەییە. لە ئێستادا لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان پرۆگرام تەنانەت لە عێراقیشدا پرۆگرامێکی تایبەت بە ژینگە نییە لە ناوەندەکانی خوێندندا بخوێنرێت. هەندێک جار لە وانەی زانست یاخود لەواندی جوگرافیا باسێکی کەمی ژینگە دەکرێت، بەڵام وەکو پرۆگرامێکی سەرەکی نییە لە نێو خوێندندا. ئەمە لە تەوەری یەکەم ئەمە بەشی یەکەممان دەبێت. لە بەشی دووهەمیشیادا گفتوگۆ دەکەین لەسەر خزمەتکردنی باڵندەکان و هەندێک باڵندەمان هەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە سەرتاسەری جیهانیشدا ئەم ساڵ 5-6 نەتەوەگرتوەکان لە ڕۆژی جیهانی ژینگەدا باسی لەوە کرد کە هەندێک جۆر باڵندە و ئاژەڵ هەیە هەمە جۆرێتی بایۆلۆجی دەبێت بپارێزرێت. ئەو ئاژەڵانە تاوەکو ئێستا گرفتێکی گەورەیان هەیە، چ لە هەرێمی کوردستان بێ و چ لە سەرتاسەری جیهان بێت. لە تەوەری دووەمی بەرنامەکەشماندا ئەمڕۆ ڕۆژ ساڵیادی ڕاپەڕین سیەمین ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی شاری پێنجوێنە. پێنجوێنەکان بەوە ناسراون کە هەمیشا لانکەی شۆڕش بوون و گوندەکانی دەوروبەری پێنجوێن هەمیشا شوێنی حەوانەوە و شوێنی چالاکیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بووە. لە دوای ئەوەی کە ڕێکەوتنامەی جەزائیر لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی جەزائیر واژۆ کراوە بڕیار درا گوندەکانی سەرسنوور چۆڵ بکرێن، ئەمە بووە مای نیگەرانی خەڵکی پێنجوێنیەکان. لە ئەمڕۆ لە 1970 ساڵی 1970 ڕاپەڕینێکیان ئەنجامدا لە دوای ئەوەی کە هێزەکانی ڕژەمی پێشووی بەعس شوانێکیان لێ شەهید دەکەن، ئەوان دەست دەکەن بە ڕاپەڕینێکی جەماوەری. دواتر بۆ ڕۆژی دواتریش واتە بۆ ڕۆژی 20 مانگیش ڕاپەڕینەکە بەردەوام دەبێت. گفتوگۆی زیاتر لەسەر وردەکاری ئەو ڕاپەڕینە و چۆنێتی سەرکوتکردنیان هێزەکانی ڕژەمی پێشووی بەعس و ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕینەکە چی بوون. گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین. لە کۆتاتەوەری بەرنامەکەشماندا ڕێکخراوێک هەیە کە چەند پزیشکێکی گەنج لایەن مەرزاندووە، ڕێکخراوێکی خێرخوازیە. هەندێک کەس گلەی لە پزیشکەکان دەکەن، دەڵێن زیاتر چاویان لە کۆکردنەوەی پارەیە، بەڵام ئێستا پزیشکە گەنجانە هاتوون کارێکی جیاواز دەکەن. ڕێکخراوێکی خێرخوازیان دروست کردووە، دوو کاریان هەیە. لە کارێکیاندا کار لەسەر هۆشیاری دەکەن، هۆشیارکردنەوەی خەڵک بە تایبەتی لەم کاتەدا بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرەسی کۆڤید-19 و لە کاری دووهەمیشیاندا کاری خێرخوازی دەکەن. ئەو نەخۆشێک کە سەردانی نەخۆشخانەکان دەکات دیار لە شوێنێک کە بزانن پێویستی بە هاوکاری هەیە، ئەمان لە نێوان خۆیان یاخود بە هاوکاری هەندێک پزیشکی پسپۆرت، پزیشکە بە تەمەنەکان یاخود هەندێک کەسی خێرخواز هاوکاری بۆ ئەو کەسە کۆ دەکەنەوە و نەشتەرگەریان پێداویستە پزیشکەکانی بەبێ بەرامبەر پێشکەش دەکەن. لە دوو ڕۆژی ڕابردووشدا هەڵمەتێکیان ئەنجامدا، دوو ئامێری ئۆکسجینیان بەخشیە نەخۆشخانەی شەهید تایروەلی والیبەگ کە بە نەخۆشخانەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەسەر چنار ناسراوە لە ناو پارێزگای سلێمانی. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. وە گوتمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر دوو بەش. بەشی یەکەم نەبوونی پرۆگرامی ژینگە لە نێو ناوەندەکانی خوێندن. ئەمە گرفتێکی گەورەیە، چکە دەڵێن ئەوەی کە بمانەوێت بابەتێک بچەسپێنی لای هەر کەسێک دەبێت لە منداڵیەوە فێری بکەیت، لە منداڵیەوە ئەرکەکانی منداڵ و ئەرکەکانی هاوڵاتی بەرامبەر بە ژینگەی کوردستان و ژینگەی وڵاتەکەمان بۆیان ڕوون بکەینەوە. ئەگەر نەبێتەوە بابەتە لە منداڵیەوە لای نەچەسپێنین گرفتی گەورە بێ. میوانەکەم کە لەگەڵ مایە بۆ خۆی لە ڕێکخراوی سروشتی کوردستان کار دەکات. لە مانگی 6 ئەم ساڵ ڕاپرسێکیان بڵاو کردەوە. ڕاپرسیەکە لە هەر 4 پارێزگاکەی بە هەرێمی کوردستان بەڵام کەرکووکی تیانە بووە. ڕاپرسیەکان ئەنجام داوە، پرسیاریان کردووە، هەر کۆمەڵێک پرسیار بووە. یەکێک لە پرسیارەکان دەڵێ ژینگەی کوردستان بە خاوێن دەزانیت بۆ ژیانکردن. لە 108 خەڵکەکە بە بەڵێ وەڵامیان داوەتەوە، لە 164یان بە نەخێر، لە 128 بە نازانم وەڵامی داوەتەوە، کە ئەمە گرفتێکی گەورەیە کە هاوڵاتی دڵنیان لەبێت لەو ژینگەی کە تێدا دەژی. بۆ پرسیارێکی دیکەیان دەڵێن بۆ پاراستنی ژینگە کام لە مژاردانی خوارەوە بە گرنگ و کاریگەر دەزانیت. یاسا و ڕێنمایی ژینگەیی ئەمە لە 3 خەڵک گوتوویەتی
لەوەی لە پرۆگرامی خوێندندا هەبێت پەروەردە و ژینگە بێت لە سەدادا هەردووکیان لە سەدا هەشتا وەڵامیان داوەتەوە. پرسیارێکی دیکاڵە ژینگە بە گرنگ دەزانیت و وەک وانەیەک یان وەک پرۆگرامێک لە ناوەندەکانی خوێندن بخوێنرێت. ئەمە داتاکەی لە سەدانەوە دوونۆ دەڵێن بەڵێ لە سەدایەکی دەڵێن نەخێت کاتە وڵاتیانیش لەگەڵ ئەوان کە لەنێو پرۆگرامی خوێندندا ژینگە بخوێنرێت. لە توێگرتوەکان لە ساڵی 1972 لە کۆنگرەی ژینگەی خۆیان لە سوید داوایان کردووە کە لە پرۆگرامەکانی خوێندندا ژینگە بخوێنرێت. 5/6 ئەم ساڵیش کە ڕۆژی گیانی ژینگەیە بۆ خۆیان لە توێگرتوەکان داوایان کردووە کە هەمە جۆرەی بایۆلۆجی پارێزرێکە بەشی دووهەمی تەوەرەکەمان دەبێت لەسەر پاراستنی باڵندەکان. ئەمە تەوەری یەکەم بەرنامەکەمان دەبێت لەگەڵ بەڕێز تریفە فەرەیدون عەلی بەرپرسی پەیوەندیەکانی ڕێکخراوی سروشتی کوردستان گفتوگۆی لەسەر دەکەین. تریفە خانم کاتت باش بەخێر بێت. سپاس. چیتان کردووە وەکو ڕێکخراوەکەتان بۆ ئەوەی کە ئەم بابەتەی کە بۆ بابەتێکی جیهانی لە ساڵی 1972 نەتەوەگرتووەکان داوای کردووە کە ژینگە لە نێو پرۆگرامەکانی خوێندندا هەبێت بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانیشدا بابەتە جێبەجێ بکرێت. ڕێکخراوی سروشتی کوردستان بە خۆشحاڵیەوە توانیوێتی لە ماوەی ئەم ساڵە لە دوای کۆنگری چوارەم دوو پرۆژه یاسامان پێشکەش بە پەرلەمان کردووە کە خۆبەخشانە 19 ئەندام یاساییمان هەیە، ئەندام پەرلەمانی تایە، کەسانی دیکەی تایە، ڕاوێژکاری یاسایی تایە، پارێزەری تایە کە ئەوانە ستافی بەشی یاسامانن. توانیویانە کە زۆر بە چالاکانە زۆر دڵسۆزانە دوو پرۆژه یاسا ئامادە بکەن. پرۆژه یاسای یەکەمان یاسای ژینگەیە کە ئەمەش باز لە یاسای ژینگە و پەروەردەی ژینگە ئەکا کە بچەسپێت لە ناو سەرجەم قۆناغەکانی خوێندن هەر لە باخچەی ساوانەوە تا دوا قۆناغی خوێندنی خوێندکارێک کە بتوانێت بە ژینگە ئاشنا بێت. پرۆگرامتان بۆ ئامادە کردووە؟ پرۆگراممان بۆ ئامادە کردووە، هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەش پرۆگرامێکیان ئامادە کردەوە لەژێر ناونیشانی بەها کۆمەڵایەتەکان، بەڵام بەداخەوە وەکو مەنهەج کە لە 4 مەنهەج پێک دێت بەشێک لە مەنهەجەکان منهەجی باڵین بابەتی ژینگەیە کە ئێمە خوازیار بووین ئەو بابەتی ئەوان پێشکەشیەکەن یاخود دای ئەنێن دای ڕشنەوەی بۆ ئەکەن ژینگە بکەنە وانەیەکی سەرەکی لە ناو خوێندنەکان، نەک تەنیا منهەجێک بێت، نەک تەنیا وانەیەکی لاوەکی بێت، وانەیە کە خوێندکار زۆر گوێی پێنەدات. ئێمە خوازیاری ئەوین، بەڵام ئەو منهەجی ئێمە ئامادەمان کردووە بە دڵنیاییەوە منهەجێکی زۆر تێر و تەسەلە. تا ئێستا توان بڵێم وەزارەتی پەروەردە ئۆکەی نەکردووە لە سەری، بەڵام لە گفتوگۆ و لە مناقەشە و ڕاوێژان تا ئیشی لەسەر بکرێت. دووتانە تا پەرلەمان؟ بەڵێ پرۆژه یاساکە وەکوتم یەکەمیان یاسای ژینگە و پرۆگرامی خوێندنە، دۆمیشیان پارکی نیشتیمانیە بۆ بەهەدەرنەدانی سەوزایی و درەخت و ئەوانەیە کە ئەم دوو پرۆژه یاسایەمان بە خۆبەخشانە ئامادە کردووە و هەروەها بەبێ بەرامبەر پێشکەش بە پەرلەمانمان کردووە. چۆ بەداخەوە هەندێک جارە بینین هەندێک ڕێکخراو هەیە بەرامبەر بە بڕێک پارە ئەم پرۆژه یاسایانە کە دای ڕێژێتەوە ئەیدا باندام پەرلەمانەکان و پێشکەش بە پەرلەمانیەکە کە بیکردنەوە واتە بازرگانی پێوە ئەکەن، یاخود مەرجدا ئەنێن بەوەی کە ناوی ڕێکخراوەکەیان دابنرێت لە ناو ئەو پرۆژەیە وەکو وینێک نایی ببرێت. بەڵام ئێمە ئێمە خۆبەخشانە و پێمانتونێ مەمنونیشان و سپاسیشانەکەین کە تەنیا کاری لەسەر بکەن. باش گەشتووە بەچی؟ ئەوە لە مانگی چواری ئەم ساڵە گفتوگوی لێ بکرا لەلایەن پەرلەمانەوە، بەڵام بەداخە خۆتان نەزانن بەهۆی خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، بەڵام ئێشتا نەگەیشتووە ئامانج خۆتە زانی لە پەرلەمانە بە چەند قۆناغێکا تێپەڕەبێت وەکو خوێندنەوەی یەکەم کراوە، بەڵام لە خوێندنەوەی دۆمابووە کە لە مانگی چواری ئەم ساڵەکە ئیشی لەسەر کراوهامان شێوە گفتوگوی لەبارەوە بکرا بە بۆنەی بەداخۆ کۆڤید-19ەوە ئەم پەتایەوە هەموو ئیش و کارەکان و داوام فەرمیەکان وەستێنرا و کار نەکراوە لە ناو پەرلەمانیشان تەنانەت، بۆیە تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە. ئێماوەی ساڵێک و دوو مانگە پێشکەشمان ئەنجام داوە، ینی ڕاپرسیەکەەوە لە سەدانەوە دوونۆی خەڵک هەز بەوە ئەکات کە بێت لە پرۆگرامی خوێندندا منهەجێکە بێت بە ناوی ژینگە. ئەم دەرەنجامی ڕاپرسیەگەر بنە پەرلەمان، ینی پەرلەمان دەبێت یەکێک بێت لەو یاسایانەی کە ئەولەویەتی پێهات، وانە؟ ڕاستە. بۆ ئەم بابەتان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان باس نەکردووە بۆ ئەوەی کە بە خێرایی تێپەڕی هیچ نەبێ بەلایەنی کەمەوە؟ وەکوتمانەمە بە دوواداچوونمان بۆ کردو، بەڵام بە
هۆی ئەوەی کە لە مانگی دوی ئەم ساڵۆ ئێمە بەهۆی ئەم پەتایەوە هەموو دام و دەستگاکان و داوامەکان و وەستێنران داوامی فەرمی وەستێنراوە ینی نەتوانراوە کاری لەسەر بکرێت و هەمان شێوە پەرلەمانیش کاری نەکردو لەو ماوەیەوە. دا بەدوای ئەوە ئەوەی کە ئێمە ئەو ڕاپرسێکە کردومانە ئێمە زۆر بە گرنگمانزانیەوە و هەڵبەتە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا خۆت پەتای کۆڤید-19ەوە خەڵک درکی بەوە کردو کە ژینگەی کوردستان ژینگەیەکی تا بڵی پیسە تا بڵێ وانەی ژینگەی پێویستە لە ناو خوێندنگاکانە لە ناو ببێتە مەنهەجێکی سەرەکی بێتەوانەیەکی بۆ گرنگە بابێکێک لە پرسیارەکانەوە بێ بۆ گرنگە لە مەنهەجی ژینگە لە نێو کاتێککە باز لە ژینگاکە نێمە خەڵک وە ئەزانێت تەنیا ئەوەیە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە یاخود بەس تەنیا زیادکردنی سەوزایی و ڕوبەری سەوزاییە نەخێر ژینگە واتە پاکردنەوەی ئاوهەوا واتە نەمانی ژاوەژاو کەمکردنەوەی ئەو دەنگە بەرز و ژاوەژاوی کە لە نێو بازار و تەنانەت منبەری مزگەوتەکان و هەموو ئەو شوێنانی دیکەیە ئەو هۆڵی ئاهەنگانەیە کە بەڕاستی کە خەڵکێکی زۆری لە گەڕەکانە بێزار کردووە ئەمانە خۆی لە خۆیان هۆکارێکن بۆ پیسبوونی ژینگە کەم بەکارهێنانی هۆکاری هاتوچوانی گرفتێکی گەورەی هەرێمی بڵاوبوونەوەی ئەو دووکەڵی ئۆتۆمبیلانە کارگەکان ئەمانە هەمووی وای کردو کە ژینگەی کوردستان پیس بێن نەک تەنیا کوردستان ئەتوانین بڵین بەکۆی گشتی هەموو جیهان ینی بەدەست ئەوانەوە ئەناڵێنن بەڵام خۆشببختانە لەگەڵ ئەوەی بەداخە گرنگی بابەتەکانی دیکەش کەم نەکەین ینی باسپاراستنی خۆڵ و خاشا گرنگە گرنگە بەڵام من وەک باسی ئەەکەم کە ئەڵین ژینگە تەنیا کۆکردنەوەی خۆڵ و خاشاک نییە خۆ زیادکردنی ڕوبەری سەوزاییەک لە ڕۆژێکا 22 کیلۆ دۆمۆکسیدی کاربۆن وەرەگرێت و ئەیکات بە ئۆکسجین تۆ ئەگەر هەواکە و بێنە پیس بێت ئایا ئەو درەختە ئەتوانێت وەکو پێویست ئەو هەوایە دووبارە بگەڕێنێتەوە ینی بابەتەکە ئەمانش گرنگ ئەمە لە کەمکردنەوە نییە من باس ئەکەم ئەکەم تەنیا ژینگە پاکردنەوەی خۆڵ و خاشاک نیە خودت کۆکردنەوەی خۆڵ و خاشاک نیە و زیادکردنی تەنیا ڕوبەری باشە تریفەکە هەندێک کەس دەڵێن بۆ نمونە لە هەر وڵاتێکدا وڵاتە سەرەتایەکان کە بۆ نمونە ئێسەکە گەشیان کردووە لە ئەوروپا و ئەمریکا و شوێنەکانی دیکە دەڵێن زیاتر خەڵک بە یاسا هەندێک شت چەسپێنراوە لایەن سەرەتا غەرامە هەبووە بەو غەرامەکردنە دواتر وردە وردە هۆشیارێکە بڵاو بۆتەوە ئێستا ئێمە گرنگ نییە لە باڵ پرۆگرامێکی خوێندنە یاسایەکیشمان هەبێت بۆ ئەم بابەتە بەتەکی تۆمە کە پرۆژه یاساکەمان پێشکەش بە پەرلەمان کردو بۆ ئەوەیە کە نەک تەنیا مەنهەجەکە بچێتە ناو خوێندنەوە بواری خوێندنەوە بەوەی کە هەموو لە یاسالادانێک بە بەرامبەر سزایەکی هەبێت ئەگەر مادی بێت یاخود سزایەکی دیکە بێت کە پێویستە بچەسپێنرێت لەسەر ئەو هاوڵاتیە کەسەکە لە ناو ئۆتۆمبیلەکە ڕابەجادە ئەڕۆ خۆڵەکە فرایەتە دەبێ ئاوکەی فرایەتە سەر زەویەکە سەرجادەکە ئەمە خۆی لە خۆیان بڵاو فرێدانی ئەو نایلۆنە خۆی ڤایرۆسە چەندین ساڵی ئەوەی تام ڤایرۆسە تاکو ئەم دەبەیە ئەبێتەوە بە خۆڵ ئەتوێتەوە نامێن بوونی نامێن دیاری کراوە کە غەرامەی لەسەر بێت ئەوانەمان هەمووی دیاری کرەوە خۆی هەیە ئەو یاسایە هەیە بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستان تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەو یاسایە هەروانم لە حکوومەتی عێراقی جێبەجێ کات حکوومەتی عێراقی جێبەجێ کردو چونکە ئەو یاسایە یاسایەکی کۆنەکە دانراوە نەکەینی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانش داوا کراوە کە تعدیلی پێ بکرێت و کاری لەسەر بکرێت بەڵام تا ئێستا بەداخۆ نەکراوە هەرچەنێکە بۆ خەڵک ئەتوانی بڵێن لەلایەن خەڵکەوە سپاسی هەموو خەڵکەکەم کە تا ڕادەیەک هۆشیار بوونەتەوە لەوەی کە پێویستە ژینگەکان بپارێزن بە هەر جۆرە بێ لەو جۆرانی کە پێویستە بیکەن بابەتێکی دیکەوەیە کە ئەگەر بۆ نمونە ئەم پرۆگرامە دانرا لە ناو خوێندن و پەروەردەکاندا مامۆستای ئەو بوارەمان هەیە کەسی ڕاهێنراومان هەیە بەڵێ کەسی ڕاهێنراومان هەیە و مامۆستاشمان هەیە هەمان شێوەکە ئەتوانی ئەوانە بکە بایۆلۆجیەکان ئەتوانن بیکەن مامۆستایی زانست ئەتوانێت ئەوانە ژینگەیانە بڵێ چکە بەشێکە ژینگە بەشێکە لە زانست بەشێکە لە جوگرافیا بەشێکە لە هەموو منهەجەکانی دیکە تەنانەت لە ڕووی ئاینیەوە ژینگە نایبراوە. ئێوە خۆتان کارتان کردووە بۆ ئەوەی کە هەندێک ڕێنمایی ژینگەی نازام سیمینارات بێ وەرکشۆپ بێ لە ناوەندەکانی خوێندن لە ماوەی ڕابردووە ئێمە پرۆگرامەکە دانرێ بەڵێ ئێمە پەیوەستنامەیەکمان هەبوو لەگەڵ ڕێکخراوی CDOیە و پەیوەستنامەکە بۆ ماوەی 2 ساڵ بەردەوامی هەیە کە بتوانین ئێمە چەندین ڕاهێنەری ژینگەیی پێ بگەێنین بە خۆشحاڵیەوە ئێمە تا ئێستا
دوو دەورەی گرنگمان کرد کە مامۆسای زۆر بەتوانە ئەوش مامۆساکانی زانکۆ بوو دەستخۆشیان لەکەم سوپاسیانەکەم کە توانیان خۆبەخشانە ئەو کارەمان لەگەڵا بکەن و بێنوانەکان بڵێنەوە چەندین ئەتوانین بڵێن لە ئێستاە لە هەرێمی کوردستانە 10 بۆ 15 ڕاهێنەری ژینگەی زۆر باشمان هەیە کە تاکو 25 دوی 2009 واتە تا ئەو ڕۆژێک کە داوامی فەرمی خوێندنگاکان وەستا وانەی ژینگەییان وتەوە بە خۆبەخشانە لە ناو باخچەکان و خوێندنگاکان تاکو و قۆناغی نۆی بنەڕەتی بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم کە بۆ ئەوەی کە کاتەکەم دابش کە بچمە سەر بەشی دووهەمی بابەتەکە بەم نزیکانە ببینی لە پرۆگرامی خوێندندا لە ناوەزارەتی پەروەردە بە فەرمی منهەجی ژینگەش هەیە یان تاوکۆم دانیشتانەی پەرلەمان و یاساکە پەسەند دەکرێت تاکو پەسەند نەکرێت خۆ دەزانی ئەو منهەجانە ئەبێ لە پەرلەمان و لە کۆمەڵی شوێن ڕێکاری یاسایەکانی تەواو بێ و لەوە ڕۆژنامەی هیچ قسێکتان لەگەڵا کردوون بۆ ئەوەی کە بەم نزیکانە هەموو دواتر پەسەندکردنی هەبێ گوتم تاکو و مانگی چواریژم بە دوواداچوونمان کردو بەڵام لەبەرەوەی کە دامی فەرمی وەستێنرا لە مانگی چوارەوە تاکو ئەمڕۆ کە من لە بەرنمەکەیان تەنیا ئەوەیە بەڵێنیان پێداوین کە کاری جدی لەسەر بکەن مەسەر بەشی دووهەمی بابەتەکەمان کە مەسلەی هاوکاریکردنی باڵندەکان و هاوکاریکردنی هەندێک جۆری ئاژەڵ هەیە کە بەرە لە ناوچوون دەچن لە جیهانیشدا و لە باشووری کوردستان بۆ لەم کاتا پێویست ئێستا هاوکاری باڵندەکان بکرێت باڵندە چیان پێویست ئێستا لەم کاتەدا لە وەرزی گەرمایە باڵندەکان پێویستە ئاویان بۆ دابنرێ خۆراکیان بۆ ببرێت چۆن لە وەرزی زستانە لە چلەی زستانە ئێمە هەموو ڕێکخراوە سروشتیەکان ژینگەیەکان توانیویانەکە نەک تەنیا ڕێکخراوەکان ئەتوان بڵێم چەندین کەسانی دیکەشمانەیە خۆ بە خەشکە کاریان کردو بۆ لە پێناو ئەو باڵندە و ئاژەڵانەیە خواردنیان بۆ بردوون ئاویان بۆ داناون واتە ژینگەیەکی تا ڕادێک لەباریان بۆ دروست کردوون لە هەمان کاتدا لە ئێستاشە کە وەرزی گەرمایە هەمان شێوە بێ دیسانەوە هەڵمەتی پاراستنی ئاژەڵ و باڵندەکان دەست پێ بکاتەوە بۆەوەی کە خواردنیان بۆ دانرێت و آیپیشیان بۆ دابنرێت و ژینگێکی لەباری باشتریان بۆ دابین بکرێت. ئەوەکو ڕێکخراوەکەتان هیچ کارێکتان لەوە کردووە؟ ڕێکخراوەکەمان ئێمە لە ئێستاە لە دوای کۆنگرەوە کارەکەین بەوە هۆشیارکردنەوە لەگەڵ ئەوەش ئەندامەکان ناوەکو خودی خۆمان ئەو کارەمان کردووە من بۆ خۆم لە سلێمانیا لەگەڵ چەندین هاوڕێ و ئەنداممانە هەستاوم بەو کارە لە هەروە نوێنەراتی ڕانی عینەنشن نوێنەراتی دەربەندی خانمان نوێنەراتی هەولێرمان بەسپاسەوە هەمویان هەروە هەڵەبجە کەرکووک چکە نوێنەرایەتەکانمان ماشەڵا فراوان بوو کەرکووک و هەولێریشمان بۆ زیاب و نوێنەرایەتیەکان کە توانیانە چەندین کەسی زۆر بەتوانە و زۆر باش بتوانن کار بکەن و لە ئێستادا هەڵسن بەو کارە بڵێ قسە ئەگەر کاتمان لەسەر ڕێکخراوەکەشتان یەکەم بەڵام بۆ ئەم ساڵ هەنەتەوە گرتوەکان خۆی بە ڤارێتی بایلۆجی دایناوە ینی جۆرە و جۆری بایلۆجێتی بۆ ئەوەی کە سروش بپارێزێ ئەگەر جۆرێک باڵندا یا جۆرێک مێر و جۆرێک ئاژەڵ لە سروشتان نەمێنێت بێگومان خەلەلێ گرفتێک لە شوێنێکا دروستە بێت لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستاندا جۆر ئاژەڵمان هەیە کە بەرەو ناوچوون بڕۆن دەبێت ئەوانە تایبەتمەندیان پێ بدرێت و زیاتر کاریان لەسەر بکرێت بۆ ئەوەی لە ناو نەچن هەندێک سەگمان هەیە کە توخماتێکی زۆر ڕاستانە گورگمان هەیە و هەندێک جار بەرازمان هەیە و هەندێک باش باڵندەی ترمان هەیە وەکو باس نەورەس کۆمەڵە باڵندەمان هەیە کە بەداخەوەتوانم بەهۆی ڕاوکردنەوە بەهۆی تێکچوونی سروشتەوە باڵانسی ژینگەیان تێگا و ئەوانی شەمان شێوە بەرەو نەمان ئەڕۆن بەداخەوە ڕاوکردن یەکێک لەوە هۆکارە سەرەکیانی کە ئەوانی زۆر زۆر لەناو بردووە ئاسکەکان هەمان شێوە لە دەڤەری بارزان شێرمان هەیە بڵنگمان هەیە ورچمان هەیە هەندێک توخماتمان هەیە کە هێناویانەتەوە بەڕاستی کە نەماون هێناویانەتەوە ئەوەش جگای دەستخۆشیە دیسانەوە بەداخەوە لێرە ئەبینین ئەو ورچەی کە هەبوو کە کوشتیان لە ماوەی ڕابردووە هاوڵاتێک کەسا بە کوشتنی و زۆر زۆر بە خۆشحاڵیەوە وێنەکەی بڵاو کردەوە کە ئەنەه بتوانێت وەکەوەی کە کارێکی زۆر باشی کردبێ ئەمە یەکێکە لەوانی کە بەڕاستی و ئاژەڵانیان زۆر لە ناو بردووە ینی جۆرێکی ئەو جۆرانەی کە باست کرد ئەمانە هەمووی مەترسی لە ناوچوونیان هەیە لە هەرێمی کوردستان بە تاکیدەوانە ئەتوانم بڵم لە هەندێک ناوچە هەر نەماون لە هەندێک شوێن هەر نەماون
بەدی ناکرێت. هەندێک جار قسە لەسەرەوە دەکرابەوەی گۆڕانی کەشوهەوا و باڵندە کۆچەریەکان کە هەن ئەو کۆچەریەش نەماوە ئێستا ئەم ساڵ کەشوهەواکە گۆڕاوە قوڵنمان هەبوو ئەوە بۆ ئەم ساڵانی ئەخیر نایەن بینرێت بەهۆی کەشوهەواوە کە تێک چووە بە تاکیدەوان شوێنێکی لەباریان ئەوێ کە کاتێک کۆچەکان بۆ شوێنی لەبارتر ئەڕۆن داستنە شوێنێک کە زیاتر قات و قڕ بن بە تاکیدەوانە ئێستا هیچیان نەماون لێرە بەدیش ناکرێت. ئەم ساڵی شەروە بوو چونکەم ساڵ هەندێک کەشوهەوا گۆڕا ئەم ساڵیش هەمان شێوە بوو لەگەڵ ئەوەشە هەنگ خۆرمان هەیە باڵندێکی دیکەمان هەیە هەنگ خۆر باڵندێکی ڕەنگە و ڕەنگی زۆر جوان بوو کە بەداخەوە کەسانێکی زۆر بەوەی کە بە بیانووی ئەوەی کە زەرەریان ناوە لە هەنگەکان هەستان بە دەرمان خواردکردنی ئەو باڵندانە ئەوە ژێکی بوو لەوانی کە زەرێکی دیکە بوو بۆ ژینگە پێیدرا. ئەمە لە شوێنێ بوو؟ ئەمە لە ناوچەی قەرەداخ و ناوچەی هەڵەبجە و شوێنێکی دیکەشمان هەبوو هەڵم نەکردی بێ. بەسمەوە ینی مە سەرتاسەری هەرێمی کوردستان بوو یا تەنها چەند ناوچەیەکی دیاری نانە بە سەرتاسەری کردیان ئەمە ئەوانە بوو کە هەنگەوانەکان زۆر کات هەڵسان بەمە کردیان بەنسبەت ئەو باڵندانەوە هەنگەوانەکان کردیان و لە ناوچەی دوهۆک لە ناوچەی کۆیە ئەمانەیان جێبەجێ کرد و بە دووادا چونمان کرد بەڵێنی ئەویان ناکە جاریکە هەڵنەستنەوە بەوە بەو بیانەوە بە هەرج بیانوێک بێت چونکە کوشتنی و باڵندانە زەرێکی گەورە چکوانە باڵندێکی دەگمەنن دێن. تاوان گرفتێکی گەورەی ڕاوکردنیشمانە هەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا بابەتانە گرفتی سەرەکی جگە لە گۆڕانکاری لە کەشوهەوایە کە باڵانسی کەشوهەوای تێگا و ژینگەی تێگاوە ڕاوکردنەکە. قسەتان لەسەر ئەوە نەکردووە ئێستا وابزانم کار لەسەر ئەوە کرێتە پۆلیسی دارستانمان هەیە بەفەرمی کەوانە پارێزێت مۆڵەتی یاسایی بدرێ بە ڕاوچیەکان ئەوانەی کە بۆ هەندێک ڕاوی دیاریکراوە ژینگە لەگەڵ بەڕێبەتی گشتی دارستان و هەمان شێوە سەرجەم برگەکانی پۆلیسی دارستان و ژینگەی سەرجەم قەزا و ناحەکانیشە کۆبوونەوەمان کردووە و لیژنەیەکمان پێکهێناوە کە بە دوواداچوون بکەین تەنانەت بۆ کانەکانیش کە چەند زەرەریان هەیە بۆ ناو ژینگە بۆ ناو ڕووبارەکان بۆ دەریاچەکان یاخود بۆ چەمەکان بۆ کانەکان کە مەش دیسانە ئەو پاشەڕۆی کانە و پیسیانە ئەچێتۆ ناو ئەوانیان پیس کرد و زەرەر ئەیە لە ماسی لە ئاژەڵ لە باڵندە کاتێک کە چن لە چەم ڕووبارەکان ئاوە خۆنەوە جگەلەوەی کە مرۆڤ زەرەری پێگا ژینگەیان ئەمە کارێکی دیکەی کە ئێمە لە مانگ بۆ ڕاوکردنی نایاسایی چیتان کردووە دەڵێن ژمارەیەکی زۆر ڕاوکەری نایاساییمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو جۆرە ئاژەڵانە بمێنێن. بەنسبەت ڕاوکردنەوە ئێمە یاسایەکمان هەیە کە کاری لەسەر کراوە و خۆشبەختانە فەرمانگەی ژینگە ئەتوانی بڵێن لە لای کاک دیارەوە هەروەها لەگەڵ پۆلیسی دارستان و ژینگەی هەرێمە هەمان شێو کۆنتاکتمان کردووە کە ئەمانە بە یاسا هەریەکە و بۆ هەر باڵندێک یان کوشتنی هەر ئاژەڵێک بەرامبەر بەوە غەرامەیەک هەیە و لە هەمان کاتدا بەندکردنیش هەیە. بە دەرفەت ێزانم ئێستا وەکو کەسێکی ژینگەی کە لێرەیت لە جیهانە زۆر باس لەوە دەکرێت کە ئێستا ژینگەی جیهان زۆر پاک بۆتەوە ئەوەی کە کۆرۆنا کردی زۆربەی وڵاتە زلهێزەکانی جیهان نەهاتنە ژێرباری کە خزمەتێک بە ژینگە بکەن هەتا ترامپ خۆی ئەڵێ بابەتەکە هێندە ترسناک نیە نا کونی ئۆزۆن ئەوەنە گەورەیە کە بەترسیلی ئەتیفاقی پاریس کشاوەوە ترامپ ئەمانە ئەم بابەتانەی ئێوەکو ڕێکخراوە ژینگەیەکان چیتان کردووە لەگەڵ من لە ماوەی ڕابردووە نزیکە هەفتەیەک دوو هەفتە لەم و پێشبوو کای دیار بەرپرسی بەڕێبەتی ژینگە لێرە ژەورەکەی ژینگە لێرە لەگەڵ مابوو لە هەموو جیهانە بابەتێک هەیە کە بۆ نمونە ئەگەر کارگەیەکی پیشەسازی گەورە بکرێتەوە یان کە کۆمپانیایەکی نەوت دەچێت لە شوێنێک کار دەکات ژینگەی ئەو شوێنە تێک دەدات لە بەرامبەردا دەبێت هەر هەندێک کاری بۆ ژینگەی ئەو ناوچەیە بکات وتی تاوەکو ئێستا ئەمانە نەکراوە. ئێوە چ کارێکتان کردووە یان وەکو ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی چ شارێکتان لەلایەنە پەیوەندیدارەکان کردووە بۆی ئەوە بکرێت و لە هەمان کاردیژدا ئەو پارەی کە لە ئۆتۆمبیلەکان وەرەگیرە بەرامبەر بە ژینگە تا ئێستا لە خزمەتی ژینگە بەکار نایەندرێتەوە بۆ ئەوەی هەندێک کار و پرۆژەی ژینگەیش بکرێت. ئێمەوە وتم ئەو لیژنەی پێکمان هێناوە لەگەڵ فەرمانگەی ژینگە لەگەڵ پۆلیسی دارستان هەمان شێوە لەگەڵ چەند ڕێکخراوێکی ژینگەی دیکەیە کە کردومانە بۆ بە دوواداچوونە بۆ ئەوی کە جەخت بکرێتەوە ئەو پارەی کە لە بەڕێبەتی هاتووشێ سلێمانی بەرامبەر بە ژینگە وەرەگرێت بۆ بەرامبەر بۆ کاری ژینگەی وەرەگیرە بەکار بێتەوە بۆ ژینگە هەمان شێوە لەوەی کە کاتێ پاڵاوگەیەکی نەودا ئەمەزرێ پێویستە چەند مەرجێکی قورسی بۆ دابنرێت. بەس بەداخەوە بۆ خۆشەکە نەوتیش لە هەرێمی کوردستانە کاتێککە پاڵاوگەیەکی نەوت یاخود کۆمپانیایەکی زلهێزدا ئەنرێ کەسێک بە دوایەوێتی
خەی ناخۆ ئەم کۆمپانیا جیهانیانە کاتم زۆر کەماوە بەکوتی وەڵام بێت کۆمپانیا جیهانیانە کەیان ئەگەر بچنە هەر وڵاتێکەوە مەرجە ینی خۆیان ئەبێ هەندێک کاریشی بکەن مەرجەکە بۆیاندا ئەنرێت بەڵام ئەوەی ئەو کاری کە بۆیان دانرێ دروستکردن یاخود زیادکردنی سەوزاییە تەنیا زیادکردنی سەوزایی هەندێک کاری دیکەی ژینگەی شێوادارم کاری لەسەر بکەن چونکە ئەوە هەر لە پرۆگرامی کۆمپانیا جیهانیەکانی شاهەیە ئێستا لە زۆربەی کۆمپانیا جیهانیەکان لێرە کارەکەن لەدماتباری دەرێنانی نەوت دەم لە داهاتووە کار لەسەر و بابەتش بکرێت زۆر سپاس بەڕێز تریفە فەرەیدون عەلی بەرپرسی پەیوەندیەکانی ڕێکخراوی سروشتی کوردستان میوان بووی لەگەڵمانە سپاس بزانیاریەکانت. لە تەوەری دووەماندا قسە لەسەر ڕاپەڕینی پێنجوێن دەکەین سەرەتا ڕاپۆرتێک ئامادەیە لەو بارەیەوە دواتر دەگەڕێنەوە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ لەسەر ئەو تەوەرە دەکەین. چل ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژی 1970 ساڵی 1970 پێنجوێنیەکان بۆ ماوەی 3 ڕۆژ لە دژی حکوومەتی بەعسی ڕووخاوی ئەو کات ڕاپەڕینێکی جەماوەریان ڕێخست. ڕاپەڕینەکە لەو کاتە دەست پێ دەکات کە شوانێک بە ناوی دیێوانە مەجید لە دەشتی ئاڵیاوە بە دەستی سەربازانی بەعس شەهید دەبێت و پاشان تەرمەکەی دەهێننەوە ناو پێنجوێن. ئێوارەیەکیان کوتیان دیێوانە مەجی شەهید کراوە و زۆر ناشیرینی شەهید کراوە. هۆکارەکەیشی چی بوو چەند پێشمەرگەیەک لەو بەرەوە با بڵێن چەند زابط و جندێکیان کۆشت هەموو شتەکانیان نا بەسەر دێوانە مەجی وتیان لە گالەکەی تۆ لە حیوانەکانی تۆ ئەو شتە دروست بووە بۆیە گەیشتە ئەوەی کە دێوانە مەجییان گرت و لێ زۆر بە ناشیرینی زۆر بە فەزیعەت یانی شتەکانیان لەگەڵا کرد. ئەتی کەمنیان ئازاد کرد پاک مەسافەی من گالەکەم بەڕێ کردوی هاتمەوە بەرەو پێنجوێن کە نزیکی پێنجوێن بوومە بینیم ئەویان بەرەو ژور برد بەرەو هەڵاڵاوە ئەتی پێشەوی بگەنە هەڵاڵاوە لەوێ ئەویان شەهید کرد و ئێمە بۆ بەیانە سوین جەنازەکەیمان هێنایەوە. ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە ئەڵێن باشترین و چاکترین هەل ئەوەیە بۆ ڕاپەڕین ئێستەیە کە ئێمە لە 1970 دەست پێ بکەین ڕاپەڕینێکی سەرتاسەری لە قەزای پێنجوێن بکەین. دواتر ئەم خەڵکە جوانانە ئەم ڕێخستنە دێرینانە یەن بە هەموو بنەماڵەکانی پێنجوێن بە ژن و ماڵ و مناڵۆ دوای جەنازەکە ئەکەون ئەینێن بەسەر شانیانەوە بە ناو قەزای پێنجوێنە بیژێڕن بە وتارکێشان. ئێمە کە هاتین ورەیەکی زۆر گەورە بوو بۆ خەڵکی پێنجوێن. خەڵکی پێنجوێن لە ئەسڵا خەڵکێکی بەورە و چاک و شۆڕژگەر و پیاو بوون بەڵام کە ئێمە شاتین ئیتر بەو هێزە گەورەوە ئەو هێزە زۆر بوو بۆ ئەو زروفە کە هاتین هێزەکە لە تەختایی جەلالبەگ بە سەرپەرشتی کاک جەمالی هەمەی خواکاربوون بووین بە 4 بەشۆ کە بووین بە 4 بەشۆ بەشێکمان بەشونیەکمان کەمین بوو ئەوی تیش هاتین بۆ ناوشار کە هاتی لە ناوشار کاکفرەدین حەمەسەڵە لەو لابوو ئەوە دوایی کاگەبڵا باسیەکە مامۆستا شاهۆ کاک جەمالی لێرە بوون وتی با دە پێشمەگە بن ئێوتمان ئێمە نامانەوێت لەگەڵ کاک عەبدوڵڵا و شەید موسەفا و ئەکرەمی ڕەحمەتی و من هاتین ئێرە ئەم واقعی کە ئێوە ئەیبێن ئەمە لێرەوە بۆ پشتۆ بۆ سەرەوە ئێمە دامەزان و دانەمەزان ئیواس سەرکەوت خەریبوو تەقەکەن عەبدوڵڵاوتی نە ڕێک هاتنە بەردەمان کە هاتنە بەردەمانەتر لێمانان قیژوهوڕی ئیوا ئەتر ئێمە لێمانان و خەڵکی پێنجوێن هەمووی تاقەکانیان تێجیل کردووە شتەکانیان تێجیل کردووە دیار بوو کە لێمانانتر بوو بە تەقا ئێمە هەمووی 30 پێشمەرگەوین ئەو هێزە 56 ئیوا بوو 5 دەبابە بوو تێگەی بە یەک ڕاستە ڕەواها بۆ ئێمە هەر ڕاستە جادێشی تیا بوو پێنجوێن چوین یەک شەقامی گەوری تیا تاکوونی خوار و تاگا دایکە لەگا هەر بۆ شەقامێ دەبابەکان هاتن ئەگەر بێت و لێی نەدرایە ڕەمێکم بۆ بەیانە خەڵکی پێنجوێنیشان ئیبادە کرد دەبیان نێناتە سەر جادەگا هەمویان ڕەمی کردنایە. ڕاپەڕینی ساڵی 1970 پێنجوێنیەکان بە یەکەم ڕاپەڕینی جەماوەری دادەنرێت دژی ڕژێمی بەعس لەو ڕاپەڕینەدا حکوومەتی بەعس زەرەر و زیانێکی گیانی و ماڵی زۆری بەرکەوت هەر بۆیە پەنای بردە بەرهێنانی هەزاران سەرباز و هێنانی تانک و تایارە با مەبەستی کۆتایی هێنان بەو ڕاپەڕینە ئەوە بوو بە دایان خۆپیشاندەر و کەسوکاری پێشمەرگەی دەستگیر کرد و بۆ گرتوخانەکانی خواروی عێراقی گواستنەوە.
عەبدوڵڵا غەریب کەناڵی گەلی کوردستان پێنجوێن. بۆ قسەکردنی زیاتر لەسەر یادی 30 ساڵەی راپەڕینەکەی شاری 40 ساڵەی راپەڕینەکەی شاری پێنجوێن میوانداری هەریەکە لا بەڕێزان گەلاوێژ عەلی محەممەدمان کردووە کە بەشداربووی راپەڕینەوە و کام محەممەد کە خۆی توتی هەر بە حەمەی حاجی قادر هێنە بەڵێ کە بەشداربووی راپەڕین و پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەخێربێن. زۆر سپاس حەمە با لە تۆ دەست پێ بکەم سەرەتا. راپەڕینەکە گوێمە لە راپۆرتەکەش بوو سەرەتا چۆن بوو ینی کۆبوونەوە بڕیاری بەرنمەیەکی پێشوەخت هەبوو بۆ حکومی کە تۆ خۆت پێشمەرگەی دێرینی پلانێکدانرا بوو بۆ ئەم راپەڕین ئەنجام بدێت یان جۆش و خڕۆشێکی جەماوەری بوو ئەنجام درا. بەڵێ سپاسانەکەم بۆم دەرفەتە لە یادی 40 ساڵەی راپەڕینی پێنجوێن سڵاو نێرین بۆ جەماوەری شاری پێنجوێن. لە ڕاستیە پێنجوێن لەگەڵ راپەڕین و خەبات و تێکۆشانە مێژوویەکی دێرینی هەیە. ئەگەر حسابکەن هەر لە لەم سەدەی ڕابردووە لە شۆڕشی شێخی نەمرەوە پێنجوێن بەشداری هەبووە بنکەوبارەگا شۆڕشی لێبووە لە شۆڕشی ئەیلولا پێنجوێن بەشداری کاریگەری هەبووە خەڵکی تێکۆشەر و خەباتیەڕ و پێشمەرگەی هەبووە. لە شۆڕشی نوێی گەلەکەمانە یەکێک لە مەفرەزە سەرەتایەکانی شۆڕش بەڕابەرایەتیەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی خوا لێ خۆش بوو کاک بوکری حاجی سەفەر لە پێنجوێنەوە دەرچوون یەکەم مەفرەزەی سەرەتایی یەکێک لە مەفرەزە سەرەتایەکان لە خەبات و تێکۆشانی ناو شاریشە پێی راپەڕینی نۆزدەی حوتی 1970 لە 79 خۆپیشاندانێکی ترکرا خۆپیشاندانی قوتابیان بوو بە بۆنەی خوێندن بوو بە عەرەبی لە قوتابخانەکان قوتابیان لە ناوەندی دو ناوەندیەکان هاتنە دەرەوە کتێبەکانیان فڕێیا بوو بە ڕاپەڕینێکی جەماوەری لە نەورۆزی ساڵی 80 پێش ڕاپەڕینی 1970 دیسان دوای مناسبەتی نەورۆز ئەوە کە ئێوارەی 23 بوورە خۆپیشاندانێکی کا بوو خەڵگیرا تەقە لە خەڵکرا هاوڵاتیەک شەید بوو پێنجوێن پێشینەیەک و ئامادەیەکی هەبوو دایمە بۆ ڕاپەڕین و بۆ دژایەتیکردنی ڕژێم هەمیشە بێدەنگ نەبوو بێدەنگ نەبووە شارێکی چالاک بووە شارێک بوو شاری سیاسی تیا بووە. باش ئەم ڕاپەڕینەی کە ئێستا باسیەکەی لە 1970 ساڵی 1970 پلان بۆ داڕێژرا بوو یان جۆش و خڕۆشێکی جەماوەری بوو؟ پیلان بۆ داڕێژرا نەبوو لەبەر ئەوەی پزیسکی ڕاپەڕینەکە وتم ئامادەکارێکە بوو بەڵام پزیسک و چەخماخ لێدانەکەی کوشتنی مەجید دێوانە مەجید بوو بە ناحەق پیاوێکی بێگونا شوان بووە لەگەڵ با بڵێن ئاژەڵشتا لە دەرەوەی شاری کوشتنەکەی چی بوو ئەو بۆ کوشتیان مەفرەزەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاداتە بوو لە نزیکی پێنجوێن ئەفسەرێک و چەند سەربازێکی عراقییان کوشتە بوو ئەمانی کە ڕۆشت بوو نەیانتوانی بوو هیچ لەگەڵ پێشمەرگە بکەن و ئەوە ئەم شوانەیان دەستکەوتە بوو شوانەکانیان بە شێوەیەکی ناشرین کوشت بوویان تەرمەکەیان شێوان دەبوو سوکایەتیان پێکرد و شتی زۆر ئەوە ئێوارەکەی تەنها شوانێک بووە پێشمەرگە نەبووە پێشمەرگە نەبووە بۆ پێشتر ڕژێمی عێراقی لە سنووری پێنجوێنە تقریبا 70 کەسی کوشتە بوو لەوانەیە کە هاتوچوی سنووری ئێرانیانە کرد بۆ هێنانی خواردن هاوڵاتی بوون یا پێشمەرگە هاوڵاتی چکە لە قانون لە یاسای جەنگدا ینی تۆگە بەرامبەرەکە دەتوانی بکوژیت بەڵام ئەگەر هاوڵاتیکی ئاسایی بێت ئەمە زۆر جار بە جەریمە ناوە برێت بابەتەکەم بۆی مەمەسمە پرسیارەکەم کە هاوڵاتی ئاسایی ئەمانە هاوڵاتی ئاسایی بوون بەڵام ئەوە بە حکوومەتی ئەو کاتە عێراقی منتیقەیەکی دانا و منتیقەی محەڕەمە و قەدەغە کراوە خەڵکی ناچار بەڵێ خەڵکی ناچار بوو بۆ هێنانی خواردەمەنی بۆ ئیش و کار و کاسبی
بڕوا دەوڵنتیقە بەزێنمان مسافەیەکی کەمە تاجتە حدودی ئێران لەوانەیە هەندێک کاسیش بۆی کە باخەکانیان وشک نەبێ ڕۆژ بن بۆ سەردانی گوندەکانیان یا بۆ سەر حدود بۆ هێنانی خواردن گیرا و تەقیان لێ بەڵێ شەو نەبوو دوو کەسێکت نەڵێن ئەوە کوژراوە باش کامە دەگەڕێمەوە بۆ لات قسەی زیاتر سەر بابەتەکەکەم بۆی کاتیش بەڵێ دوایەچینە ناو زۆر باشە گەلاوێشخانە یەکێک لە بابەتەکانەوەی کە سنجڕاکێش بێ دەڵێن بەشداری ژنان و کچانیش بۆ بە شێوەیەکی بەرفراوان لەو ڕاپەڕینەدا قورس نەبوو بۆ ئێوە لەو کاتەیە ڕژێمی پێشی بەعز بەو شێوازە درڕندەیە و وەڵامی هەموو کەسێکی ئەیاوە زۆر ڕاستە ئێوە چۆن بوو بڕیاتانە بەشداری لەو بابەتە ئێمە ئیتر تقریبان دەوری سەعات دوو بۆ سێ ئەبوو جەنازەکەیان هێنایەوە هینی دێوانەمەردی لە مزگەوتی حاجی فەحەڵای پێڵن لەوێ شتیان و ئەیتر هەڵیانگر هەمووی تقریبان 15-16 کەسەر ئەو نابووین یەکەم جار ئەیتر کە هەڵ لە سەرتاوە لەگەڵیانە بەڵێ 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 هەر لە یەکەم دەقەوە خزمت بوو دێوان ناوەڵە نەشمە ناسی بستە ناوکو پێنج هەر وەکوەوەی کە لەبەرەوەی ئینسانێکی بێتاوان بوو شەید کرابوو شەیدکردنەکەشی زۆر دڕندانە بوو یعنی زۆر زۆر عەزیەتی جەستەیان نابوو زۆر بە نامرۆڤانە شەیدیان کردبوو ئیتر یعنی وەکو کاک محەمەد باسی کرد چەند کەسێکی کەشیان شەهید کردبوو پێشتر بەزیتر کە ئەمیان بەو شێوەیە شەید کردبوو خەڵگوتی ئیتر تاکەی ئێمە تەقەبولیام هەموو زڵم و غەدرە بکەین ئیتر ئەمە کە شەیدیان کردبوو زۆر بە نامرۆڤانە شەیدیان کردبوو ئیتر خەڵکەکەش کە بینی بە وەعزە خۆی پێ نەگیرە هەساین لەگەڵ جەنازەکە تقریبان 15-16 کەسەرەونە دەستمان کرد بە ڕاپەڕین بە جەنازەکەەوە خۆ دەزانی هاوینیش ناتوانانی جەنازەدانەی بۆ نەکە ئیتر لەبەر ئەوەی کە بۆ نەکا بەرە و سەرقەبران بردمان سەرقەبرانی حاجی شێخی پێڵن کە بردمان لەوێ ئیتر بڵێن بە ڕاپەڕین بردمان گێڕامان بە ئوتافکێشان و بەهین و بەناو پێنجۆنی شەگێڕامان وتمان با خەڵکی زیاد بێ لەگەڵمان نابێت بەشدار بێ ئیتر کە بردمان مدیری ئەمن و ئیستیخبارات و فیرقە و هەمووی هاتن بۆ سەرقەبران لەگەڵمان هاتن وتیان یعنیان ویست وەعزەکە هادیکەنەوە قسەیان بۆ خەڵکەکە کرد و ئەمە ئەو کەسەیەوەی کردووایرە بە مەحکەمە و ئەبێ ئێوە وانەکەن و ئەبێ سەبرتان هەبێ و ئەمانە و پێشمەرگە لە ناو حیوانوینەکان ئەمە خۆی شاریوەت و ئەم دەری کردوون و یعنی کابراایکی بێ دەسەڵاتیش بوو مەفرەزەی پێشمەرگە وەکو کاکە حەمە باسی کرد کە هاتبوون لە لای پێنجەن چالاکیان کردبوو کە گەڕابوونەوە لە ناو بڵێن ڕانە شتەکەی ئەمەوە دەرچووبوونە دەرەوە هیتر کە چوون پێشمەرگیان دەست نەکەوت بوو شەڕی لەگەڵکەن و هیچ ئەم پیاوە فەقیریان گرتبوو بەو شێوەیە دڕندانە کوشتبوویان ئەوەی سەرنجڕاکێشە بەلامۆ من سەرەتا چۆن ینی تۆڵی 15-16 کەس بوون ژن تەنها تۆ بووی ژن تقریبان من بووم کچی حاجی عمەریان پێ و سێ کچی ئەو بوو فەیمەخانی حاج سەعید و عەمری خوای کردووە مەنیجی حاجی عێزەت بوو ئەمە بەشداربووی ڕاپەڕینەکە باڵێ باڵێ ئەنجایتر یەکەم کەس بڵێن کە ئیتر ڕۆشتین ئەم 4-5 نەبووین ڕۆشتن تا سەرقەبران باڵێ ڕۆشتین لەگەڵ جەنازەکە ئیتر کە ڕۆشتین وردە وردە خەڵک زیاو بووی لەگەڵمانە کە خەڵک زیاو بووی لەگەڵمانە ئیتر ئەو کاتە بڵێن تەسویریان ناکردین بە کامێرە بەس بە ڕسمیانە گرت بۆ ئەوەی دوایی خەڵکەکە بناسنەوە ئیتر منیش پێم وتم ڕوومەکەنە کامێرەکەەوە بۆ ئەوە ڕسممانەگرن دوایی بمان ناسنەوە دەرچین لە کامێرەکە ئیتر حل لە سەرقەبرانەکە وەکو نێژ ژمارەتان زۆر بوو ژنان و کچان وەڵا تقریبان بووین بە 12-13 هەرەونە چونکە لە کولتوری ئەمەیان نیە لەگەڵ بۆ جەنازە بۆ سەرقەبران بوو لەو کاتا بۆ ئافرەت یعنی عەیب بوو ئافرەت هیچ شتێ بکات نا ئەوات تەنانەتی یعنی بەشداری لە هیچ شتێکا بکە بەس ئێمە ئەو ڕێسکەیەمان شکان ئەو ڕێسکەیەمان شکان مان ئافرەتیش لەگەڵ پیاوە هیچ جیاوازیەکی نییە بۆ بەشدار نەبێ بۆ ئەم یعنی ئەبێ ئافرەتیش داواکاریەکانی ڕاپەڕینەکە چی بوو ینی چ داوایە داواکاریەکانی ڕاپەڕینەکەمان و بڕوخێ حیزبی بەعەز نەمێنێ حیزبی بەعەز تاکەی خوێنمژینی خەڵک تاکەی کوشتنی خەڵک تاکەی داگیرکردنی وڵات تاکەی بەم شێوەیە ئێمە تەحەموولکەین ئیتر کە وەکو بڵێن یەکەم ڕۆژ جەنازەکەمان برد بۆ سەرقەبران و مدیری ئەمن و ئیستیخبارات و فیرقە و ئامر لیوا و هەمووی هاتن لەگەڵمانە بەشدار بوون و قسەیان کرد ئیتر لەوان وایە ئێمە لە کۆتایی پێێنین ئیتر کە جەنازەکەیان تەسلیم بەخا کرد و ئێمە گەڕاینەوە ئاینەن شت بە ڕاپەڕین گەڕاینەوە
ئەنجا جادەکانیان نیوەی قەتع کرد بۆی خەڵکەکە نەیە بڕوە کەوتی نایتر ئەو ڕۆژە وایتر بڵێن دەمەوە ئێوارە ئاڕۆشتین شەوەکەیشی هەر بەردەوام بووی باش ئەگەڕێمە بۆ لات قسەی زیاتری سەرەکەم کاک محەممەد چەند ڕۆژی خایان ڕاپەڕینەکەەوە هێزی پێشمەرگە بەشدار بوو لەگەڵتانە یان تەنها خەڵک بوون بەڵێ ئستا قۆنا بە قۆنەغێنە سەری ئێوارەی هەژدەی حەوت ڕۆژی بڵێن پێش ڕاپەڕینەکە کە بواە ئەم کاکمەجیە دێوانە بەنجی بگەڕایەتەوە لەگەڵ ئاژەڵ شتەکانی نەهاتەوە ئێوارە هەر شار خۆرۆشاوتیان ئەم پیاوە دیار نیەم شوانە تەنها شوان بۆ کاتە لە پێنجوانە باڵێ نهاتۆتەوەیتە هەر ئێوارە کەوتنە ئەو بە شوێنیا بگەڕێن کەس و کار و ناسرا و ئەوانە نیان دۆزیەوە بەیانی چوبوون بەیانی لە نزیک سعاتدا لە دەشتێکە دەشتی ئاڵیاوای پێڵێن لەوێ جەنازەکان لەبەر کات ئەگەر بە کورتی باسی بکەی سپاس دەکەم جەنازەکان بینیوە بە شێواوی ترکە جەنازەکان هێناوە لەو مزگەوتەدایاننا و گەلاوش خانوتی خەڵکەکەیش خۆشا هەمووی چوونە مزگەوت و دەوری قۆناغی دوای ئەوم بۆ باسکەی کە دوای ناشنەکەی و گەڕانەوە و ڕاپەڕینەکە بەردەوام بوو تا چەند بەردەوام بوو چەند ڕۆژی خایان وە دەرئەنجامەکەی چی بوو هێزی پێشمەرگە بەشدار بوو لەگەڵتانە تەنها خەڵک بوو بەو شێوازەی گەراژخان باسی کرد بە ڕاپەڕین و بە تاپکێشان و بە جەماوەرێکی زۆر بردیانە سەر قەبران بۆ سبەینەکەیشە دوکان و بازار نەکرایەوە دوکان و بازار نەکرایەوە بوو بە مارگرتن ئەوەی کە نەمانە خەڵک نەیەتوانی بێت خۆپیشاندان بکات چونکو لیوایەک عسکەری هێنا بۆ خۆم ئاگادار و ئەمر لیواکە وتی پۆلیسوانە تەدەخل نەکات ئێمە بەجێژێکن حاڵەتی تەواوی ڕاگەیان لیوای عسکەری هێنا ناو پێنجوێن ڕێگەی خۆپیشاندان و شت نەبوو بوو بە مانگرتن بۆ 20 مانگ 90 مانگ خۆپیشاندان بوو بەشی زۆری گوندەکانیش چۆڵ کرابوون یعنی نەبوونە ناو پێنجوێن بجەمایان بۆ دروستکردنەوەی کە ناوێت کۆمەڵگاکان گوندەکان داگیرابوون بۆ جەماعەت زۆرە ملێکان 90 مانگ خۆپیشاندان بوو 20 مانگ مجاری خۆپیشاندانە و مانگرتن بوو لەسەر 20 مانگ وەزام هەندێک بەرنامەی بۆ دانراکە ڕۆژی دواتر چۆن درێژی پێ بدرێ و چۆن فراوانتر بکرێت ڕێخستنەکانی ئەو کاتێکێتی نیشتیمانی کوردستان بە خۆیان کەوتبوون خەڵکیان جوڵاندە بوو لە هەندێک مکەبەری مزگەوتەکانەوە بانگاوازیان کرد کە سبێنێ مانگرتنەوە بەم شێوەیە بەڵام بۆ دوانی وەڕۆیە وەکوتم جێشکەتە دەخولی کرد هاتن کەوت نشکاندنی قفڵی دوکانەکان شتبردن ئەوانی بڵاویان کردوەتیانەوەی کە وەکالەتی هەبێ جاران وەکالەتی ئەشای کارەبایی هەبوو پیان وەکالەتی ئەفریقی و ئەم بایعی کە ئێستا هەیە و کاتەش بە وەکالەت بوو دەوەی دوکان نەکاتەوە وەکالەتەکانیە بڕی قفڵەکانە شکێنین هەندێک قفڵشتیشیان شکان شتی دوکان ناروشتەکانیان بردەبوو تاڵانیان کردبوو لەبەرەوە هەندێک خەڵک لە دوانی ڕۆی 20 مانگە تقریبان هاتن بەلای دوکان و شتەکەیانەوە بۆ دواتر لە شەوی 23 ئەو کاتە ئێمە با بڵێن ڕێخستنی ناوشار بووین لە ترسی گرتنەوەوانە ناچار بووین چوینە شاخ و بووین بە پێشمەرگە بەڵام بۆ 23 مانگ لەگەڵ یا 23 مانگ مەبەستت بۆ 23 مانگ ینی تا 23 مانگی خایاند تا 22 مانگی خایان بەڵام 23 مانگ باسی شەڕەکەی پێنجێنەکەم کە دوای ئەوە کەمانگرتنەکەشکە ئەوانەی کە لەوە ئەترسان بگیرێن و دەوریان هەبوو بەرچاو بوون لە خۆپیشاندان زیاتر لە 20-25 کەس چوونە دەرەوە بۆ شاخ و بۆ پێشمەرگایەتی و کاتە هەرێمی سێ هەبوو هەرێمی یەکە بوو لە شارە زور و هەرێمی سێ لە شار باشێر لە دەرەوە لەگەڵ هەرێم و تیپۆکانە بەرنمەیەکی وایان دانا کە ئەو شەوە شەوی 23 بێنە ناوشار بۆ پشگیری خەڵک و بۆ سەرکوڵکردنی ئەو عسکەری و جاشەی کە تەعدایان لە خەڵک کردووە و خەڵکیان بۆ شێوەیە ترساندەوە خەڵکێکی زۆریش گیرا بوو زیاتر لە 20-25 کەس لە خۆپیشاندان گیرا بوو دوایەوە کە 23 مانگ پێشمەرگاتنە ناوشار کەمین و تۆکمۆ چاکیان لە ناو بازاردا نابوو کە جێشەکە هات شەڕێکی قورس بوو لە ناو شاری پێنجێنە بەو حسابەی کە دوایی لە هێزە ئەمنیەکانی عێراقمان 20 هەواڵمە بۆ هات زیاتر لە 70 کەس لە جێش و لە زوباتی عێراقی بوورە لە ناو پێنجێنا کوژران چەند سیارۆشتیان سووتا بۆ سبەینەکەیە بۆ 24 مانگ منعتە جەولی کرد
منع تەجەول چواردۆری پێنجوێنی گر منع تەجەولی کرد بە خەیاڵەوەی کە پێشمەرگە نەیتوانی بێت لە شار دەرچێت چونکە هەتا مەلابانان شەڕ ئەوە بوو تەسەورێک کرد پێشمەرگە دەرنەچوو بێت منع تەجەولی کرد جەیشی زۆری هێنا تیارە بەسەر ئەو جێڵم بۆ گەلاوشخان بۆی کاتیش بم بە و بەڵێ. چۆن ڕاپەڕینەکە سەرکوت کرا وەکو ینی پیشەیە میشەیان کە باسی ئەوم کرد کەوتینە شەوە شەوی ڕاپەڕین بەردەوام بوو کەوتینە شەوی ئەخیرەوە ئەوە بوو بە دووهەم شەو ئەو کاتە بەس هەمومان هەرژن بوو ڕاپەڕینەکەمان کرد پیامان لەگەڵ نەبوو ڕۆژبوونە دەرەوە ئەوان نه هەر پیامان لەگەڵ نەبوو شەوەکەی ئێمە خۆمان ژنان شەو بەردەوام، بەڵێ شەو بەردەوام بووین شەو 12 شەو چوین بۆ مەرکەزی پێنجوێن بەس هینمان لەگەڵ بۆ عمەری مختار یەک پیاو لەگەڵمان هەروەکو چاودێری لەگەڵمان کە چوینە و شەوە تقریبەن نزیکەی 11 کەس گیرە کە گیران هێنانیان بۆ ژنان و کچان نه هەر پیاو بەڵێ ئەوان گیران هێنانیان کە هێنانیانی تر چواردەوری ئێمەیاننا لەبەر مەرکەزەکە چواردەوری ئێمەیان گر بە عسکەریە بوو بە سەعات 12 و شتێک ئەنجایتر وتیان یاڵا هەسن بە جنێوان و قساسن بڕۆنەوە بۆ ماڵەوە ئیتر نێنەوە دەرەوە سەر جادە نەگرن و بزارە نابێ بکرێت ئەڵا ئێمە ڕۆشتینەوە کە ڕۆشتینەوە بۆ بەیانیا دیسانەوە عینشت دەستمان کردەوە بە ڕاپەڕی ئەوە بوو بە بڵێن ڕۆژی بیستی مانگ بەڵێ شەوەکەی پێشمەرگە هاتە ناو پێنجوێنەوە شەوەکەی کە پێشمەرگە داغڵی پێنجوێن بوو ئەو شەوە تا بەیانی لە حکوومەت و لە پێشمەرگە تەقە بوو یەک بەشەری ئەو پێنجوێنە سەری نەکردە سەرسەری بوو بە فەرتەنەیەکی وە ئیتر تەقریبەن هەوا خەری بوو هەتاوەکەوت ئێستا پێشمەرگە لە ناو شارا بوو هەتر باش بوو پێشمەرگەکان گەڕانەوە چۆن بێ دەرچوون کە دەرچوون تقریبان سعات 6 نەبوو بوو 5 جوونی و ئەو ناوە ئاگاداری دەرکرد وتی مەنعەتە جەولاوەی بێتە دەرەوە ڕەمیە قوات خاسەیان بە 3 تیارە قوات خاسی هێنا لە پێنجوێندایان بەزاندن ئەنجایتر کە مەنعەتە جەول بوو کەس بۆی نەبوو بچێتە دەرەوە ئەمە معسکەری و قوات خاسیان هێنا بوو ئەنجا دەستیان کرد بە تەفتیشی ماڵان ئەمە بوو بە ڕۆژی سێهەمی تر دەستیان کرد بە تەفتیشی ماڵان ئیترە گەڕان بۆ ئەو ناوانەی کە لایەن بوو کە پیان نابوون ئەمانە دەوری سەرەکیان نەبووە و ئەمانەوەیان کردووە ئەمانە ئەمەیان کردووە ئیتر کە هاتن دوو وەجبە هاتن بۆ ماڵی ئێمە بۆ تەحاڕی ماڵەکانیانە کرد تەفتیشیانە کرد ئیتر ئەو دوودانە ڕۆشتنە و دوو وەجبەیە سەری سێیام وەجبە ئەمن و ئیستیخبارات و فیرقە و هەمووی بۆ گرتنی من کە هاتن چواردەوری بڵێن گەڕە گیرا ئەو گەڕەکەی کە ئێمەی تیا بووین سەربان و دار و بەردیان گرتی کوڕێکیش لە ماڵمان نابوو هەر خزمی خۆمان بوو ئەنوەری ناوبوو بایان کردوت ئێمە ماڵی حاجە عێزەتا وشتی نەخێرەمە ماڵی کاک حەسەنە حەسەنی حاجی مەلا عەبدوڵڵا ئەو کەسانش کە لەگەڵیان نابوو بوون ئیخباریەکانی ئێمەیان پێبوو پێوە ماڵی کوڕی خاڵی مێردەکەیەتی بچن ئەو بێن نیسە و پێتانەڵێ کوێیە هەڵای تر کە کاتی هاتم فەقیراویان هێ نابوو بە شەق و بە زلەوت بیان کە هاتمی ئەنجا ئەم کوڕشکە لەگەڵ خۆمان بوو بەربوونە لیانی ئەمیشتی تۆ درۆ لەگەڵ ئێمە کردووە ئێمە نیشتم مەی خۆن ئەوە منم ئەمە منم دیتر بۆچی لەوان یاخر درۆی لەگەڵ کردوین هەڵایتر منیش مناڵەکانم ئەو کاتە بچووک بوون کوڕێکم کە لەگەڵ خۆما بوو لە سزن 6 مانگ بوو ئەین توش دەزیر کرای بەڵێ 6 مانگیرم چەند ژن و کچ دەزیر کران هەر من وەکو ژن بەس دایکی پێشمەرگەمان لەگەڵا گیرا بوو دایکی کاکە حەمە لەگەڵ دایکی کامەرانی کاکە ڕەشە ئەو دوو ژنەمان لەگەڵ گیرا بوو جایسەوە بۆ هینەکەم ئیتر کە من گیرام هێنامیان بەس ئەو کوڕە بچووکەمیان هێشت بهێنم ئیتر هیچم پێ نەبوو بەس ئاوا گرتمە باوەشەوە بردمیان کە بردمیان دایکی کاکە حەمەوان تەنها لەسەر تاوانی ئەوە بوو کە دایکی پێشمەرگە بەڵێ بەشدار بوو بەڵێ ئەیتر کە بردینیان لە مەرکەزەکەی پێنجوێن هەمومانیان کۆ کردەوە ئەمە هەر بۆ ماڵان نەگەڕێن و ئەوەی کە خەبەری لەسرە بگیرێ هەمووی تەواوی ئەنجابمان بن ئەیتر ئەخیر کەس کە تەواو بوو هەمومان ئیڤان هێنا وەڵام مسەلەحە بوو ئیڤانە بوو بۆ سلێمانی ئیڤا بوو مسەلەحەیان هێنا هەمومانیان تێ کرد و بردینیان بۆ هەیکەلەکەی پێڵەن ئەگەر شارەزای و هەبێ بردینیان لەوانە عیدی هین بوو عیدی فێرقە بوو بردینیان کردینیانە ژوورەوە دایکی کاکە حەمە و من و ڕعناخان
کە بردینیان کردینیانە ژوورێکیاوە چوارگۆشە بوو نە پەنجەرەی تیا بوو دەرگایەکی ئاسنی کەپس منیش کوڕەکەم شەژمان بوو ناسک مناڵ لەگەڵ خۆتا بوو بەڵێ بەڵێ هەرە و کوڕم بەڵێ ئارەوەڵا خۆیان دەستگیریان کردیان تۆ خۆت لەگەڵ خۆتا بردت بردم ئەیت ناچار بوو مەمکی خۆمی خوارد ئەیتر کە گرتینیان بردینیانە ئەویانە ئەیتر منیش یعنی هەناسەمان قەپات بوو خەریب و بخنکەین هەم لە دەرگاکە کردیەوەتی چێوتی تا ئامر نێ ئێمە ناتوانین دوایی کە ئامر هات قاعەیەکی عسکەری تیا بوو لە بەرانبەری ئەو ژوورەی خۆمان بۆیان چۆڵ کردین ئێمەیان بردە ئەوێ ئەم سێژنە بردینیانەوێ کتێکیشیان گرت لەیلای ناوبوو بە غەڵەت گرتیان بە ناوی لەیلایەکی تر و ئەویشیان هەر دوایی بۆ نەدۆزرایەوە ئەویشیانە ناو شەوە لای ئێمە بوو کچەکە زۆر گریاوین وتم مەترسە بەخوای جنیە ئیشەڵڵا تۆ بەرەبی ئیتر بۆ بەیانیا زانیان کە ئەو بە سەهوەنگیرە ئەگەڕێمە بۆ لەگاوێش خەم بۆی کاک محەممەدیش کاک محەممەد لە خۆت باست کرد کە ئێوە چوونە دەرەوە و پێشمەرگایەتی وەگەلاوشخان باسی دەستگیرکردنی کە سوکاری کردن کە سوکارتان تەنها تاوانەکە ئێوە بوو کە دەستگیرکران کە ئێوە پێشمەرگە بوون و ڕۆشتونەتە دەرەوە ئەو حملەیەگرتنا بۆ بەی لەبەر کاتیش چۆن ڕاپەڕینەکەیان سەرکوت کرد ینی شێوازی سەرکوتکردنەکە ئەگەر بۆم باسکەی سپاس دەکەم بەڵێ ئەو بوتمان لە 21 مانگ هەر لە هەواڵەوە دوای 19 مانگ جێشتە دەخولی کردی وای عسکەریان هێنا مەجاری خۆپیشاندان شتی کەمیان کردەوە بوو بە مانگرتنەکەیشیان بۆ شکانکەوتنە شکاندنی دوکان و بازار کە هێزی پێشمەرگەش ئەو شەڕە گەورە کرا کە باسمان کرد بۆ ڕۆژی دوایە دەوری پێنجۆنیان گرت کەوتنە گرتن و سەرکوردکردنی خەڵک ئەوانەی کە گیران هەندێکیان بە تاوانی ئەوەی کە بەشداری ڕاپەڕین بوون و هەندێکی کەشیان مجرد کە سوکاری پێشمەرگە بوو من دایک و باوکم گیرا دایک و باوکی زۆر لە پێشمەرگەکان کە گیران تەنها تاوانەکانەوە بوو کە دایک و باوکی پێشمەرگن هەندێکیشیان کە بە تایبەتی بۆی گەڕابوون و ناویان هەبوو ئەوانە بوون کە بەشداری ڕاپەڕینەکە بوون ئیتر خەڵکیان تیا بوو شەژمان وەکو گەلاوشخانوتی لە سجنا ماوەیەوە هەبوو ئەوانەی بەشداری خۆپیشاندانەکە بوون دایان بە مەحکەمە دوای حکمیاندان لە 5 ساڵ لە 15 ساڵ خەڵکە بوو بەشداروی ڕاپەڕین حکم درا ئەوانەی کە لەسەر کە سوکاری پێشمەرگە گیرا بوون هەبوو 6 مانگ مایەوە هەبوو زیاتر مایەوە چەند خێزانی پێشمەرگەیەک مەسەلەن خێزانی کاکبەکری حاجی سەفەر لە سجنا مناڵی بوو خێزانی کاک سدیقی مەحموود خواکەرەم گەلاوخانان ناسێ لە سجنا مناڵی بوو ئەوەی کە دەستگیر کرابوون بە فەرمانی دادوەر دەستگیر کرابوون یا هەر بابەتەکە ئیشوایی بوو حکمی عورفی بوو حکمی عسکەری بوو ناڵم تر مەحکەمە و شورتە و شت علاقەیان نەما کەلیواکە هاتووتی ئەوە حەقتان نەبێت ئیجراعاتەکە ئیجراعاتێکی تەواوی بوو ئەوەی بەشداری خۆپیشاندان بوو ئەگیرا ئەوەی کە سوکاری پێشمەرگە بوو ئەیان گرتن ئەوەی بیان ویستایاننا بە مەحکەمە ئەوەی نیانویستار حجز بوو حجزی گەلاوشخان لە سجنا چۆن ڕەفتارە لە بەندی خانات ڕەفتاریان چۆن بوو لەگەڵتانە بردنیانە بەردەم دادوەر وەڵای چۆن بێ ینی وەکەیتر کە بردینیان بەس من ئافرێتیان تیا بووم 15 بۆ 16 پیا و زیاترە بوون بەس من ژنیان لەگەڵ بووم هەتر هێنانیان کە کاتی هێنانیان لە پێنجێنەوە 3 ڕۆژ لە پێنجێن هێشتینیانەوە ڕۆژی دوو هەمووتی بەیانی ئەتان بین وتیان وەکە ئەڵەن ئیمڕۆتان بین نامان بن چکمەڵێ لەبەرەوەی نەوەک خەبەر بێرێ بە پێشمەرگە لە دەرەوە بێن جادە بگرن و سزنەکانمان لێسێنەوە ئەمڕۆ نامان بن بۆ گەوتینە ڕۆژی سێهەم سەعات 5 بەیانی وتیان هەست لێڵا خۆتان کۆکەنەوەتان بین ئیڤان هێنا ئیڤا عسکەری هێتاوە تەموز بوو خستینیانە ناوی و هێنانیان چواردۆرمان بە مەسەلەحە گیرا بوو کە هێنانیان لە نامپارێز لایەن کتابەکان بردینە ژوورەوە بۆ عسکەریە لەوێ نازان نامپارێز بڵێن ناحیسی سەر بە پێنجێن بەڵێ سێ سادق و هەڵ سلێمانی کتابەکان بردینە ژوورەوە ماوەی نی سەعاتی لەوێ وەستانینیان دوای ئەوەی تر هێنانیان بۆ سلەیمانی کە هێنانیان بۆ سلەیمانی ئەو کاتە ئەم ئەمە هەموو دەستگیر کراوەکان یا بەس ژنەکان بوون نە هەمومان ژن و پیا و تێکڵاوین چەند دەستگیر کراوە بوون نزیکەی بەخوایە کە وەکوی سا ئەگەر لە بیرم مابێ بەخوا نزیکەی 30 کەسە بووی باش دوای ئەوە چیان لێکرا ڕێکاری یاسایی بەڵێ یاسایەکان کرا بۆتان لەوێ ڕایان گرتین لەبەر
هینا لەبەر فیرقا کە ڕایان گرتین ئەمنیش بەرانبەری فیرقە بوو ئەم نەکۆنەکە سوورەکەنا ئەمەی کە دوای کرا بە شارەوانی ئیتر لە ڕایان گرتین هەتا کتابەکەیان بردینە ژوورەوە تا مناڵێکمان لەگەڵ بووینی ڕعناخان نانیانە بردە ژوورەوە بۆ فیرقا بەخوا گریا بۆ نانێک نایاناینێ منیش پارەم پێ بوو خێرا ئەم کرێکارەکانی جادەم بان کرێکێکیانتم چۆ نان و سەهۆڵ و شتما کوڕێکی خۆتان ئاسایی کورتپەروەر بەرانبەریان ماڵیان بەرانبەری ئەوێ بوو سەر ماڵەکەیان نەزانم هاتە دەرەوە زۆر متەسیر بوو بەگرتنی ئێمە و زۆر کێشای بە دەموچاوی خۆیان تی بە ئیشارە چیتانەوێتمان تینومانە ورسیشمانە یعنی مەردانە ئەوە چوو خێرە سەهۆڵ و تەبەتۆر و نازام شتەکانی چۆن چارەسەر کرد گەیان لێ دەستمان کرێکارەکەم بان کردوتم ئەگە پرسیان ئەمە کێنای بەهۆی ئێمەوە پێوە نەبێ بڵێوژ نەپارەیاومە تێتر هاتنوتیەوە شتانتانە لەکوێ بوو من پارە ماونەتێەوە ئەی گەرمەوە مردین لەم سیارا بەبێت چادر و بێ هەتر هیچیان نەوی لەوێەوە بردینیان بەکانی ئەسکان ئایتر عنی وەکو فلیم ئێمەیان بەم شارا گەڕا بەم ئیڤانەوە خەڵگێمەیە بین کە بردینیان بۆ نەژدا هین هەبوو مرور لە پشتی سەراوە کۆن بردینیان کردینیان بە حوشەی مروری شاوتمان باش ئێرە مرورە بۆ ئێمەیان هێنا بۆ ئێرە لەوێ ژوتیانی هەڵادایان بەزانین لە حوشەکەوتیانی هەڵا سەرکەونەوە سەریان خستینەوە بردینیان بۆ سزنی سەرەوە ئەمەی پارکی دای باش مەوەستم ڕێکارە یاسایەکانە گەلاوێشانی برانە بەردەمداڵێترکە بۆ لێکۆڵینەوەتان لەگەڵا کرا هەفتەیەکمان پێچوو یەک زەلام مابوو بە ناوی بەرزانی حاجێمینۆ ئەوە نەگیرا بوو ئەویشیان گرت کە ئەویان گریتر بەیانی باوەڕکە یعنی نازانم مەگەرەوەی کە بینی بێت ێزانێ ئێمە چۆن براوی خرابووینە ناو قەفەزەوە چواردە ورمان گیرا بوو باوەڕکە دوو نازان چیان ئەو نە ئێمە ئاوە براین بۆ ئیفادە بران بۆ ئیفادە بۆ ئەمن هیتی کە بردینیانە ژوورەوە تەرجمەمان هەبوو لێکۆڵینەوەتان لێکۆڵینەوەمان لەگەڵ بردوانە بەردەم دادکە بەڵێ باشە حکم دران هە لە بەندی خانەمانەوە بەردران بەڵێ ئێمە هەرماینەوە ئەوەیان کە حکومدان ئێمە شەژمان بەڵێ ئیتر ئێمە بە حسابی خۆیان بەرعەفوی سەدام کەوتین کاک محەممەد دۆخی ئەمان دەستگیر کرابوون ئێوە پێشمەرگە بوون چوونە دەرەوە دۆخی پێنجێن ئاگاتان لێ بوو دوای ئەوە چۆن تەواو ڕاپەڕینەکەیان تاو سەرکوت کرد لەگەڵەوە خەڵک دەستگیر کرابوو بەو حملەی گرتنەی کە باسمان کرد بە تەدەخولی جێیش بە زیاتر درڕندەبوونی دەستگا ئەمنیەکانی ئەو کاتی ڕژێم شەهید و بریندارتان هەبوو بریندار هەبوو شەید لەو کاتان نەبوو لەم ڕاپەڕینەکە بەڵێ چەند بریندارتان هەبوو وەڵایی بیزەبت ئیسەلیادم نییە بەڵام چەند کەسێک بریندار بوون برینداری سووک ئەمە ڕامەکێشە بۆ پرسیارە هیچ دۆکۆمنتێکی شتێکتان هەیە شتێکتان پاراز بێ لەسەر و بابەتە کتێب هەیە لەسەر و بابەتە نووسرابێ مۆنۆمنتێک شوێنێکتان هەیە ساڵیادی ئەو بابەتە بکەنەوە کتێبێکمان هەیە لە دوو کتێبێکە ڕاپەڕینەکە و زۆر دۆکۆمنت و ڕسم و شتی مەجارم نەبوو بیهێنم کاک عزیزی بلکیان کۆی کردوتەوە مامەسا عزیز کتێبێکی زۆر باش و تێر و تەسەلە مەجار بوو ئیشەڵا مۆنۆمنتێک شوێنێکتان هەیە ساڵیادی بکەنەوە بابەتەکان بخەنە ڕوو بۆ خەڵک کە بڵێن پێنجێن خاوەنی ئەم ڕاپەڕینەیە کە کەسێک سەردانتان کا لە پێنجێن کتێبخانەیەکی گشتی هەیە لە کتێبخانە گشتەکە لایەکیان داناوە بۆوێنە و دیکۆمنتی ئەو شتانە بەڵام بڵێن تایبەت نییە بە ڕاپەڕینەوە هەر بە گشتی بە شەید و قوربانیەکانی پێنجێن و ڕاپەڕینەکانی پێنجێن بە دۆکۆمنت کراوە بە کتێب کراوە ساڵانەیش ئەم وەزعی نەخۆشی شتەوای کرد کۆرۆنا و پەتایە ساڵانەی لە پێنجێن یادمانە کردەوە این ڕاپەڕین وەسم شوێنێکی دیاریکراوتان هەیە هەتەنا بابەتێکی سادەش بێ خەڵک ببێ بڵێ ئەمە وەکو بابەتێک مێژوویەک بخەیتە ڕوو نەکراوە تایبەت بێ بۆ ڕاپەڕین من سەورەگەین بابەتێکی لەو شوێنە زەملانە چیرۆکی سنجڕاکێشتان لابێ گەلاوێشخان و مناڵەکەی 6 مانگ بێ لە ناو نێکا بێ پەیکەرێکی لەو شێوەیە دروست بکەی وازان بابەتێکی زۆر سنجڕاکێشە بێت چیرۆکێکی گەلاوێشخانوکۆ بخەیتە ڕوو بابەتێکی لەو شێوە ئەگە شتێکی وا سادەش بێ قسەکە جوان ئەوەی من و گەلاوێشخان هەرێکی ئاگامان لە لایەکی مۆزوع بەشێکی بابەتەکە بەشداربووی ترێ ئەگەی لە لایەکستانەکەم بێگومان بابەتە زۆر زیاتر هەڵەگرێ و گوتم ینی پێویستی بە مۆنۆمنتێک و بابەتێکی لەو شێوە هەیە کاتمان لە ماگە لایشخان ببوورە ئەگەر شتێکت هەبێ بە کورتی بیڵێ ئەو کاتێک ئەو ڕاپەڕی نەکرا
یعنی باوەڕ بێ کاتێک بوو کەس نەی ئەوێرا لە ماڵەکەی خۆشیا قسە بکایە و دیواری گوێ هەیە ئێمە کە ئەو ڕاپەڕینەمان کرد هەموو ئەوروپا و ئەمریکا و دنیا باسی ئەو ڕاپەڕینەی کرد لەسەر ئەو ڕاپەڕینە ڕۆی ئەوە ڕاپەڕینەکە دەنگایەوە گەورە لە ڕۆژنامە جیهانی و بابەتەکان باسی کرد ئەو بابەتانە ئەرشیف بکرێنی وادارم کارێکی لەو شێوەیە بکرێت بۆ ئەوەی کە باشە زۆر سپاستانەکەم ببورن لەبەر کاتەکە هەریەکە لە بەڕێزان کاک محەممەد کەوتی بڵێ کاکە حەمەی حاجی قادر بەشدابووی ڕاپەڕین و پێشمەرگەی دێرین و گەراوێژ عەلی محەممەد بەشدابووی ڕاپەڕین سپاستانەکەم بۆ زانیاریەکانتان دەچینە لای بڕگەی نیگا و دواتر دەگەڕێنەوە بۆ درێژەتان بە دواتەوەری بەرنامەکەمان. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان. لە تەوەری سێمدا گفتوگۆ دەکەین لەسەر ڕێکخراوێک کە ژمارەیەک لە پزیشکی گەنجدایان ناوە پێکەوە بۆ دوو بابەت. یەکەم بۆ شیارکردنەوە، دووەم بۆ هاوکاریکردنی ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە هاوکاری هەیە. زیاتر قسە لەگەڵ خۆیاندا دەکەم لەبەرەوەی کاتی بەرنامەکە کەم ماوەتەوە مێژووی دامەزاندوو کارەکانیان بە میوانداری هەرێکە لە بەڕێزان دکتۆر هاوکار عومەر کە سەرۆکی زۆنی سلێمانی ڕێکخراوەکەی زۆنی هەولێریشیان هەیە و دکتۆرە ئەژین کەمال ئەندامی ژووری نەشرگەری ڕێکخراوەکە. بەخێر بێن. دکتۆر سەرەتا لەتەوە دەست پێکەم دوو بابەتان هەیە، مەسەلەی هۆشیارکردنەوە یەکی 5 دقیقە و کاتیان پێدەین. بابەتی وەکو سەرۆکی زۆنی سلێمانی تۆ قسە لەسەر بابەتەکەکەی وتوانێت لەسەر هەرێمی کوردستانیش بە ئەم قسەمان بۆ بکەن. کاری هۆشیارکردنەوە چ کارێکەکەن لە بابەتی هۆشیارکردنەوە تا ئێستا چ کارێکتان کردو لە کێوە ڕێکخراوەکەتان دامەزراوە؟ ڕێکخراوی مێرسی‌آی لە ساڵی 2014 لەلایەن کۆمەڵێک پزیشکی گەنجەوە دامەزراوە. ئاماجی سەرەکی هۆشیارکردنەوەیە. بەڕاستی لەبەرەوەی هۆشیارکردنەوە پێویستە لە لایەنێکی قازانج نەویستەوە بدرێ بە خەڵکی تاوەکو قەدری ئەم شتە بزانێت. ئەگەر لەلایەکەوە بێت کە بێوێت لە ئاخیرا لە نەتیجەیە قازانج کۆ بکاتەوە ڕەنگە گرنگی هۆشیارەکە کەم بێتەوە. بۆیە هاوڕێیانمان و ئێمە بە گرنگمانزانی لەلایەنێکەوە هۆشاری بین بە خەڵکی کە هیچ قازانجمان نەوێت ئێمە لە بەرامبەر خەڵک باشتر گوێمان لێ ئەگرێت. لەو لایەنەی کە بۆ نمونە لایەنەی گرەی زۆرتان لێ بکرێت بە تایبەتی پزیشکە پسپۆڕەکان ئەوانەی کە نۆرینگەیان هەیە کە
پارەی زۆر لە هاوڵاتیان وەرەگرن بەرامبەرەوە بێکە لە نوێنگەکان بیان بینن یا لە نەشتەرگەریەکیان بۆ ئەنجامدەن یا خۆی ڕاستەکەی ئەمە بەپی یاسا ڕێکخراوە پارەی نۆڕینگە و سیاری دەرمان و سیاری مختبرمانە هەمووی بە یاسا ڕێکخراوە ئەگەر هەمووی بەپی یاسا ڕێکخراوە ئەگەر یەکێک بێ مەسەلەن ئەم شتە بکرێت ئەبێ یاسا لە پەرلەمان و یاسایەکی بۆ دەرچێت یا تعلیمات لە وەزارەتی سەحەوە دەربچێت و سندیکاکانەوە تەوزیع بکرێت سەر شوێنەکانە ئەمە بە پێی شخص و ئەوە ناکرێت ژینا هەموو دکتۆرەکانە سێمە لە بەشی سێرجەری کە هەمانە زۆرێک لە پزیشە پسپۆڕەکان هاوکارمانن مەسەلەن نەمە ناڵێن هەمووی بەڵام بەشی زۆری پزیشکەکان وایە ببوورم ئەو شتە بە سا ڕێکخراوە ینی علاقی بەسەر شخصەوە نییە بە یاسا ڕێکی خستووە کە بینی بەڵام نۆرینگەشێ خۆ ما چەند بابەتەکەمان نییە بەڵام بۆ ئەوەی کە باڵانسێک بپارێزم لە بابەتەکە نۆرینگەشێ خۆی بە 5,000 خەڵک دەبینێ بۆ توانێت بۆ ئەمی کە 15,000 بێ 25,000 بێ ئەم کەسە لە حەقی خۆی کەمێک لە حەقی خۆی ئەگەڕێنێتەوە بۆ نەخۆشەکان کە هەر کەسێک ئازادە لەوەی کە حەقی خۆی وەرەگرێت سەرکاری هۆشیارکردنەوە ئێمە لە هۆشیارکردنەوەی تەندروستی چەندین سیمینارات و پرۆژەمان هەیە مەسەلەن ساڵانە سیمینارمان هەیە بۆ خوێندکارانی کۆلێجە پزیشکیەکان لەسەر ئەخلاقیاتی ئیش لەسەر داهاتووی کاریان لەسەر چۆنیەتی ئیشەکانیان پرۆشورمان هەیە پیجێکمان هەیە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کە بە بەردەوامی ئەکتیڤە و چالاکە و هۆشیاری بڵاوکاتەوە لێرەوە ئێمە لە چەندین دەوراتمان کردوێتەوە سەلەن چینەتە خوێندنگاکان بۆ هۆشیارکردنەوەی خوێندکاران لەسەر بابەتە ڕۆژانەیەکان بۆ مەسەلەن بۆ پشکنینی دەمودانی خوێندکارانی کە ڕەنگە مەسەلەن دایک و باوکیان نیان بەنە نۆرینگەکانی ددان کە کارێکی پێویستە ئێمە چین لەوێ چێکیان بۆکن ئەو مناڵانێک کە پێویستیان بە هەر کارێکی ددان هەبێ لە ڕێگەی دکتۆرە ددانەکانی خۆمانەوە کە هاوکارن لەگەڵمانە کارەکەیان بۆ کرێ هەمووی بەبێ بەرامبەر سایمە ساڵی پار یا پێرار بوو خولێکی 2 هەفتەیمان کردەوە بۆ وەزارەتی پێشمەرگە بۆ کارەکانی فریاگوزاری سەرەتایی کە ئەمە بینیمان لە شەڕی داعشە مەجموعەیەک پێشمەرگە بریندار بووبوون و بریندارەکان سەخت نەبوو بەڵام بەهۆی گواستنەوە بەهۆی نەزانین لە مامەڵەکردن لەگەڵ بریندارەکانە زیانی گەورە بەر بریندارەکە کەوتبوو ئێمە دەورەیەکمان بۆ کردنەوە لە ماوەی 2 هەفتەیە بەڵێ 2 گروپ تەدریبمان پێکردن هەموو ڕۆژێک 4-5 ساعت ئێمە لەگەڵ یان نبووین تەمرینمان پێکردوون کە چۆن لە حاڵەتی شەڕ لە حاڵەتی برینداری لە حاڵەتی ڕووداوێکە ئەتوانی هاوکاری هاوڕێکەت کەسەکەت نزیکەکەت بکەیت و زیانەکانی ئەم برینداربوونی لەسەر کەم بکەیتەوە بۆ لا دکتۆر ئەژین لە بابەتەوەی کە باستان کرد ئەمە هەندێک شوێنی دیاریکرااو بوون ئەی لە بابەتی تەندروستی بۆ گشتی هەری هاوڵاتێکی سادە هۆشیاریتان چۆن گەیاندووە بە هەموو لایەک دکتۆرە ئەژین کەمال تۆ بەرپرسی وەبزانم ژووری نەشتەرگەری حەزەکەم زیاتر باسی بەشی سێرجریەکە بکەم ئەگەر بکرێت ئێمە لە بەشی سێرجریە ئیش ئەەکەین بۆ ئەو نەخۆشانەی پێویستیان بە نەشتەرگەریە بەڵێ بڕی دەرامەتیان ئەوە نییە کە بتوانن پێویستی نەشتەرگەریەکە دابین بکەن ئێمە لە ڕێی چەند دکتۆرێکی بەڕێزەوە کە پێشتر ڕێکەوتنمان لەگەڵا کردوون نەخۆشەکان ئەنێرینە لای ئەوان ئێمە بەپی کارتێک ئەین بە نەخۆشەکە ئەچێتە لای دکتۆرەکە کە ئەو کارتە ئیمزا و مۆری ئێمەی پێوەیە و هەروەها ناوی نەخۆشەکە و جۆری نەشتەرگەریەکەش نووسراوە نەخۆشەکە ئەو کارتا باتە لای دکتۆرەکە زانێت کە لەلایەن ئێمە هاتووە کارە خێرخوازیەکانتان بەڵێ ئەمە بۆ نەشتەرگەریەکەیە دکتۆرەکە لەو کاتەیە مەسەلەن عملیاتەکەی یان ئەمە لە حکومی بۆ ئەکا کە ئەو کاتە پێویست بە پارە نییە یان ئەوە تا لە عادەکەی خۆی بەشێک لە پارەکە خۆشە بێت بەشەکەی ئێمە دابین ئەەکەین بڵێ یاخود ئەوە تا مەسەن لە هەموو حەقی خۆی خۆشە بێت کە بە خۆشحاڵیەوە دکتۆرەکان ینی زۆر هاوکارمان بوون نەشتەرگەری لەو شێوەیەتان کردو بۆ خەڵکێک کە پێویست چەندین نەشتەرگەریمان کردو ینی چەندین دکتۆر لەگەڵمانە بەشدار بوون بۆ داتایەکتان لا نییە چەند بێ داتاکانمان لە پیجەکەمانە نووسراوە ئەگەر هەر کەسێ مەسەن حەزی کرد زیاتر زانیاری وەرگێ ئەتوانێت بچێتە سەر توانایتان دیاری کراوە ئێوە یان نا مەفتوحن خەڵکە توانێت پەیوەندیتان پێ بکات و گرفتانیە دەتوان هاوکاری هەمووی بکەن بەڵێ توانای ئێمە لە نەشتەرگەریەکە دواتر لە بابەتەکانی دیکە لەوانەیە لە دکتۆر هاوکار پرسن لە ڕووی تواناوە ئێمە ڕێکخراوێکی ناحکومین ینی هەموو توانایەکی ئێمە پارەی خەڵکە لە ئەویشکە لە چەند سەرچاوەیەکەوە بۆمانێت مەسەن چەند کەسانێک خوان حەزکەن پزیشکانی کە کۆنتاکتان هەیە لەگەڵ یانە بۆ ئەوەی نەشتەرگەریتان بۆ بکەن بەبێ بەرامبەریان داشکاردنتان بۆ بکەن ئەمە دەتوانن زۆرترین کەس وەربگرن یان نا بەبستم پارەکە نییە تۆ ئەگەر پارەیان بۆ بێ یاخود دواتر ئەگەر دار و دەرمانیان بێ یا پشکنینێکیان بوێ ئەم بابەتانە ناڵێن بەستەنا لە بابەتم بەبستم لە نەشتەرگەریەکەی بکە اختصاسەکەی بەڵێ بەپی توانای خۆیان هەمووی ینی ئەوانەی کە لە لەگەڵمان ڕێکەوتون پێشتر هاوکاریان کردوون و نەخۆشیان لێ وەرگرتوین
ئانی گرفتان نەبوو لەوەی دەستێن بە ڕووی کەسێکەوە تا ئێستا بۆ مەسەلەی ینی ئەگەر ڕێکەوتنیان کردبێت لەگەڵمانە عملیات و شتەکەیان بۆ کردو و هاوکارمان بۆ زۆر دکتۆر ئەی لە ڕووی ڕۆشتینە سەر بابەتە خێرخوازیەکەکەوە دوو بەشتانەیە وەشیاری و خێرخوازیەکەش ئەم کەسانی کە یان پەیوەندیتان پێوە دەکەن ئێوە هاوکاری مادیەکانتان محەددە سەرچاوی فانتان لەکوێ ئێوە بەڕاستی ئەمە گەورەترین کێشەی ئێمەیە کە لەبەرەوەی سەر بە هیچ لایەنێک نین لە ئێستا و ڕێکراوێکی ناحکومی سەرچاوی داهاتمان ئێمە خۆمانین لە ڕێی علاقاتی خۆمانەوە هەوڵ ئەدەین و خەڵکانێک سیقە بە ئێمەکەن و پارەکەمان ئێنێ ئەگەر ئێمە سەرچاوێکی داهاتمان هەبێ ئەتوانین زۆر ئیشی زیاتری پێ بکەین هەرچەنە تا ئێستاش کەسێک نەبوو بێتە لای ئێمە پێویستی بە نەشتەرگەری ئەمە ئابوونەوە لە ئەندامەکانتان وەرەگرن پارە لە ئەندامەکان یا کەسی دۆڵەمەند هەیە کۆنتاکتان هەیە کەسی دەوڵەمەند هەیە دکتۆر هەیە سەیدەلانی هەیە دەرمانخانە هەیە پیانەڵین مانگانە پارەمان ئێتەنێ هەندێکیان مەسەلەنیتر لە کەسانی کە مانگانە پارەتانیانێ هەمانە چەند کەسێک هەن لە سلێمانی کە بە بەردەوامی چەند کەسێکی تریشمان هەیە مەسەلەن لە جەژنا لە ڕەمەزانە لە بۆنەکانە لەو کاتانەیە یان مەسەلەن کە شتێکی پێویست ئیمەرجەنسی مانگانە بۆ نمونە ئەگەر بە داتایەکی نزیکیش بێت دەتوانن چەند هاوکاری خەڵک بکەن ئێمە هیچ کەسێک نییە هاتبێتە لامان و هاوکاریمان نەکرد دەستانە نابێت هیچ کەسێک نییە هاتبێتە لای ئێمە هاوکاریمان نەکردبێتتر بە هەر ڕێگایەک بێ هاوکاریمان کردووە دەرمان بێ پشکنین بێ نەشتەرگەری بێ ڕاستێکی ئێمە پێشتر بەشی نۆرینگەمان هەبوو بەش لە بەشی نۆرینگەیە بە کارتی ئێمە ئەم نەخۆشە ئەچوو بەلای دکتۆرەکە دکتۆر پارەی لێ وەرنەئەگرت هەر بەم کارتەی ئێمە ئەچۆ مختبەر 150 داشکاندنی وەرەگرت هەر بەم کارتەی ئێمە ئەچۆ لای دەرمانخانە لەوش دیسان و داشکاندنی وەرەگرت بەڵام لەم ئەخیرەیە کە ئیستشاری حکومیەکان کرانەوە و چەند شوێنێکی تریش کرانەوە خێرخوازی و ئیتر دکتۆر بەپارەی کەمی 2014 دامەزراوە بەڵێ کە ئەمانە کرانەوە ئیتر ئەم بەشەمان داخست لەبەرەوەی زۆر پێویست نەمابوو بەڵام تا ئێستاش ئەو دکتۆرانە گەر کەیسێکە بێ ئەمە نێرینە لایەن یەک پرسیارم لا دروست بوو زۆر بە کورتی وەڵام بیتەوە بۆی چمە لای دکتۆراژین پزیشکە گەنجەکان دوتت خۆشت وتت و قسەشمان کرد بۆ پزیشکی پسپۆرتان لەگەڵان نییە خۆ دەڵێن ئەوان داهاتێکی گەوریان هەیە ئەوان دەتوانن لە نۆرینگەکانیان خەڵک بەبێ بەرامبەر ببینن ئەوان دەتوانن نەشتەرگەری گەورە بکەن بۆ ئەوان لە ڕێکخراوەکە لەگەڵتانانی ڕاستێکی ئێمە لە ڕێکخراوەکە زیاتر ئیشە ڕۆتینیەکان و ئیداریەکان ئەکەین ئەگەر نا پزیشکە بە تەمەنەکانیش ئەخسایەکانیش لەگەڵمانان ئێمە مەسەلەن کە نەشتەرگەریەکمانە بێ ئەینێرینە لای پزیشکێکی پسپۆر ئەخساییە ینی وەکو نەشتەرگەری جێبەجێکردنی کاروبارە ئیداریەکانی ڕێکخراوەکە و پزیشکە گەنجەکانن ئەناوەکو کارە خۆڵەشیەکە مەسەلەن پزیشکێکی پسپۆر ناهێنین نووسم بچێ لە کەمپینێکا بچێ بڵێ زەحمە نەبێت مامۆستا ڕێویشتە یارمەتیمان بە بۆ ئەمە و ئەوە کە پێڵێن وەسان بڵێن پێویستمان بە پارەیە یارمەتیمان ئەسەن ئەم جارە من بۆ ئەم کەمپینی ئەخیر کە کردمان ئامێری ئۆکسسیژن کۆنسنترێتەر کە ئامێرە خۆی ئۆکسسیژن دروستەکە دابینمان کرد بۆ نەخۆشخانەی سەرچنار دوو ئامێر بوونیە دوو ئامێرمان دابین کردووە من تەلەفۆنم بۆ دکتۆرێکی خسایی کرد بۆ دکتۆر کامەران قەرەداغی بە خۆشحاڵیەوە ئامێرێکی بۆ دابین کردی ینی ئەیکەن دکتۆرەکانیش بەڵام دیار نیە ینی کۆنتاکتان لەگەڵ سپۆرەکانە هەیە مەبستم ئەوەیە کە ئەمە هاوڵاتیان دڵنیا بن لەوەی کە بۆ نمونە ئەگەر خوا نەکردە کەسێک هەبوو توانای دارایی نەبوو پێویستی بە هاوکاری پزیشکی هەبوو ینی ناچاریە پزیشکی بابەتێک نییە وەکوەوەی کە بڵێ من خانوویەک دروست بکەم ئەم ساڵ دروستی ناکەم ساڵی داهات و دروستەکەم بابەتێکی ئانیە دەبێ بێ بۆ لای ئێوە دەست نانێن بەڕوویەوە ئەگەر نەشتەرگەریەکە ئیمەرجنسی بێت بە هیچ ناوەک ئەگەر ئیمەرجنسی بێت لەو نەشتەرگەریانە بکە پێویستە ئەنجامی بات بابەتی نەشتەرگەریەکی ئەگەر نەشتەرگەریکی مەسەلەن جوانکاری بێ بۆلاتان وەڵامیشیمێنەوە دکتۆرە لە بە هەموو جۆرە نەشتەرگەریەک ئەنجامێن مەبەستم نەشتەرگەری بچووک و وەسەط و گەورەش ئەنجامێن بەپی پێویستی نەشتەرگەریەکە هەتاوەکو مەسەلەن بۆ من ئەگەر ئێمە سێ نەخۆشمان هەبێ هاتبێتن بۆ لامان مەسەن کامیان زۆرترین زەرورە ئەچین بەدەم ئەو زیاتر هەل حەزەکەم لێرەشەوە ئەوەش بڵێم ئێمە ئەکی دەکەینەوە کە نەخۆشەکە کەم دەرامەتە لە ڕێستافێکی خۆمانەوە چونکە ینی ئەو کەسە کە یەتەلامان پێمانەڵێ نەخۆشە و توانای نیە یا تەلەفۆنمان بۆکەن پێمانەڵێن کە کەسێک نەخۆشە و توانای دەرامەتی ئەوەی نیە نەشتەرگەریەکە بکە و نەشتەرگەریەکەشی پێویستە زۆر ڕوورە ئێمە ئەچین بەدەمی و لە ڕێستافی خۆمان و ئەکی دەکەینەوە کە ئەو تاکیدیش لە بابەتەکە پێویستی پێێتی سەرچاوی داهاتی ئێمە خەڵکە و ئێمە ئەمبێ ینی دڵنیابین کە ئەو پارێکاتە شوێنی مەبەست بۆ ئەو مەبەستەی کە خەڵک دایناوە یەک دقیقە کەمتر ماوە بە 30 سانێش بۆی بۆم بە دکتۆرهاوە گرنگی کاری خۆبەخشی بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە لەم کاتەیە کە کۆڤید-19 هەیە کە قەیرانی دارایی گەورە هەیە چ گرنگێکی هەیە بۆ ئەوەی کە بێ بە کللتورێک لە ناو هەموو پزیشک و کارمەندانی تەندروستیوانە بەڕاستی ینی زۆرترین چاولە لە ڕووی لە ئێوەیە
بەڕاستی کاتێکە کەسێ کارێکی خۆبەخشیەکە یەکەم شت خۆی زۆر زۆر مرتاحە بێ و ینی هەست بە ئاسوودەیی ئەکا زۆر دواتر کاتێکە یارمەتی کەسێک ئەی پێویستی پێێت و کچۆڵە چاکە بکە و چاکەیەتەوە ڕێت جارێکی تر لەوانەیە تۆ ڕۆژێ پێویستە بە کەسێکە بێ پێویستە بە کەوتە زروفێکەوە پێویستە بۆ بێ کەسێک یارمەتی لەم زروفای زۆرترین پێویستی هەیە دکتۆر هاوکار قسەمان کرد ببوورە کە ئەبووە زۆرتر قسەمان لەسەرم تەوەرە بکردا بەڵام خەتای خۆت بخۆتان درەنگ هاتن بەڵێ کاری خۆبەخشی چه گرنگێکی وەزان تۆ هەر کتێبێکیشتە لەسەر ئەوە هەیە زۆر بە کورتی پێم بڵێ کاری خۆبەخشی گرنگیەکەی زۆرە بەڕاستی هەم بۆ ئەو کەسی کە خۆبەخشی ئەەکە هەم ئەو کەسی کە ئەم خزمەت گوزاریە وەرئەگرێت بەڵام بەڕاستی دەتوانم بڵێم ئەو کەسی کە خزمەتەکە پێشکەشەکە زیاتر ئیسپادەی لێکاتەوەکو کەسی کە خزمەتەکە وەرئەگرێت بەڵام زۆر ضرورە کە حکوومەت دامی کاری خۆبەخشی بکات ئەویش لە ڕێگەی ئەوەی کە ژانی خەڵک دابین بکات تاوەکو مەجالیان هەبێت زیاتر بچن بەدەم ئیشی خۆبەخشیەوە خەڵکیمە ئامادەیەکی زۆر باشی هەیە بۆ کاری خۆبەخشی بەڵام پێویستە لە لایەنەکانی تریان دڵنیا بن ئەگەرنا بە دڵنیایی و هەموو کەسێک ئامادەی هەیە بۆ کاری خۆبەخشی و کەم کۆمەڵێک بەحسیش هەیە کە مەسەن پارێنیاوە بە خەڵک گوتیانە چەند کەسێکیان ناوتوانەها ئەمە پارە بۆ ئێوە بڕۆن بۆ خۆتانی خەرچکەن ئێوە بڕۆن بیبەخشن بیکەنە سنووقێکی خێرخوازیەوە دواتر کە تێستیان کردوون ئەوانەی کە پارەکەیان بەخشیوە زیاتر ئاستی دڵخۆشییان زیایی کردو تاوەکوانی کە پارەکەیان بۆ خۆیان خەرج کردووە کاری خۆبەخشی زۆر گرنگە لەم کاتەیە چاومان لە ئێوەیە زۆر سپاس کاتن نەماوە ببورن دەستان خۆش بێ ڕۆیشی گەشتی زۆر جوانن لە بواری پزیشکی و تەندروستیە کە ئەم بابەتانە بینی وادانی بابەتی زیاتر و زیاتری و شێوازە سپاس بۆ هەرێکە لە بەڕێزان دکتۆر هاوکارمە سەرۆکی زۆنی ڕێکخراوی مێرسی بۆ کاری خێرخوازی و دکتۆر ئەژین کەمال ئەندام لە ژووری نەشتەگەری ڕێکخراوەکە سپاس بۆی تاوکۆی سەبی دەرمان بوون بگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ